بینەرانەوە میرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەی فیلمی پەیامی ڕۆژدا لەگەڵ هاوکارم شوان هاتینەوە خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان ئامادە کردووە بە ویایە کە سەرجەمیان جێگەی سوود و ڕۆزامەندی ئەویان زیێت. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز لە هەر کوێیەک دەنگمان دەبیسن وەروە دەمان بینن سڵاوتان لێبێ مێدەکەین تەندروست باش و سەلامت بن. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار و بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە دێنە خزمەتتان بۆ بەسکردنی کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز وەروەها کۆمەڵێک بابەتی گرنگی ڕۆژ مێدەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن و ئەمڕۆژ توانین کۆمەڵێک سوود و زانیاری بەوێ عزیز بگەین. بازان ئەمڕۆژ لە بەرنامەکەماندا لە تۆریەکەماندا باز لە یاریەکانی منداڵان دەکەین بۆ پێی کە منداڵ لە تەمەنێکی بچووکە و دەست بە یاریکردن دەکات بزانین ئەو یاریانە چین کە منداڵ یاری پێ دەکات وە پێویستە لە چ جۆرە یاریەک دوورکەوێتەوە چ جۆرە یارێکی پێ باشەکە یاری پێ بکات و کاریگەری هەبێت بۆ مێشک وە جوڵەی هەروەها لە تەوەری دومیشماندا باز لەوە دەکەین کە بارودۆخی نەخۆشانی ئۆتیزم زانین نەخۆشان لە ئێستادا لە چ گوزەرانێکدان لە چ ژیانێکدان بۆ پێی کە سەنتەرەکانی ڕاهێنانی نەخۆشانی ئۆتیزم داخراوە و لە ئێستاشدا لە ماڵەوە زانین ئەوان چۆن ڕاهێنان دەکەن لە ماڵەوە کێشە و گرفتەکانیان چی دەبێت لە ماڵەوە. وڵایزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوها بۆ شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان با بزانین گۆڕانکاریەکان چۆن گۆڕانکاریان بەسەرداهاتوو.
ڕازان لە تەورەکەی بەرنامەکەماندا باز لەو یاریانە دەکەین کە کاریگەری باشیان لەسەر منداڵ هەیە و هەندێک یاریژەیە کە کاریگەریکی خراپیان هەیە زانین ئەو یاریانە چین کە کاریگەری باشیان هەیە و چی یاریەک پێویستە کە منداڵ ئەنجام بدات بۆ قسەکردنە سەر ئەم بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێز سەرکۆ عەلی ڕێنمایی کاری دەرونی مامۆستا سەرکۆ زۆر بەخێر بێت. مامۆستا بەخێر بن. زۆر سپاس. سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو. بەناوی خۆی گەورە سپاس بۆ ئێوەی بەڕێز سڵاو لە بینەران و لە ئێوەش. مامۆستا سەرکۆ پێویستە منداڵ لە چ تەمەنێکدا دەست بە یاریکردن بکاتوە چ جۆرە یاریەک کە باشە بۆ گەشەی مێشکی بۆ ئەوی کە دوورکەوتۆ لە کۆمەڵێک یاری دیکە. خۆی بەگشتی پەروەردەی مناڵ پێویستە پەروەردەیەکی کردداری بێت لە دنیای ئێستا پێوترێت پراکتیکال ئێجوکیشن. پەروەردەی کردداری بۆ ئەوی چێژبەخش بێ یا با بڵێن پەروەردەی ڕاهێنان بۆی چێژبەخش بێ پێویستە یاریکردن بێ یا نایبنین یاریکردن. ئەم شێوازەش لە یاریکردن یان ناونانی بە یاریکردن یان ناونانی بە کردارکردن ئەبێتە هۆی گەشەکردن لە لای مناڵ. گەشەی مناڵش خۆتان نەزانن کۆمەڵە جانبی هەیە هەر لە جانبی جەستەیی یا دەرونی یان کۆمەڵایەتی یان خێزانی یان هەتا ڕۆحی و ئاکا مناڵە بەرەو گەشەکردنێکی باشتر بڕوە لە ڕێگەی یاریکردن لە ڕێگەی مەسەرەن هەڵسوکەوتکردن جا ئەو یاریانەش کۆمەڵە جۆری هەیە لە ئێستا باوترینیان یاری ئەلکترۆنیەکانن یاری فکریمان هەیە یاریمان هەیە لەگەڵ هاوڕێگانی لە قوتابخانە یاری لەگەڵ خێزانەکەی یاری لەگەڵ ئاژەڵان یاریە جەستەیەکان دووگۆڵی مەلە وەرشە جیاوازەکان ئەمانە هەموو یاریکردن بەڵام هەمویان کۆمەڵە فۆرمی جیاوازیان هەیە ئەبێ بزانین سوودی ئەو یاریە لە چ تەمەنێکا بۆ مناڵەکە گونجاوە بە گشتی بۆ پرسیارەکەی بەڕێزیشتان یاریکردن هەر ئەکرێ بڵین نەماڵین تەمەنی سفر یان تەمەنی سەرەتای مناڵ لە فەرتیلیزیشن کە با بڵین پیتاندنە لەسکی دایکە هەتا و کاتە مناڵ هێتە دنیاوە پێویستە دایک دڵی خۆش بوو مناڵێکی باش بێتە دنیاوە دایکەکەش یاری بکات لەگەڵ مناڵەکە کە تەنانەت لە سکایەتی قسەی خۆشە بۆی ئەکا هەرچیەکە کاریگەرێکی دەرونی باشی لەسەر مناڵەکە هەیە بەڵام لە سەرەتای لە دایکبوونی پێویستی بە یاریکردنە. کەواتە مامۆستا سەرکار بەو شێوەیە لە ڕوانگەی کاریگەریبوونی یاریەکان بە شێوازێکی گشتی بە باش و خراپەوە لەسەر مناڵ توانین بڵێن پۆلێنێک بکەین لە چ قۆناغێک ڕاستە لە سفرەوە بەس لە چ قۆناغێک ڕێگە بدرێ کاراسانی بکرێ بۆ مناڵ ئیتر لەگەڵ یاریەکان مامەڵە بکە و کاریگەری بە ئاراستەی کاریگەری باش چۆن ڕێنماییت بۆ دایکان و باوکان کە مەسە مامەڵە لەگەڵ مناڵەکانیان بکەن لە کێوەی تر پێویستە مناڵ با بڵێن دەواازە یاریکردنی بۆ بکرێتەوە یاخود کاراسانی بۆ بکرێت دەست خۆش بێ یا ئەگەر یاریەکە مەسەرەن دایک و باوک یاریەکە لەگەڵ مناڵەکان تەبیعی هەر لە گڕووگاڵەوە لە پێکەنین بەدەمیەوە مەسەرەن چەپڵە لێدانە بۆی مەسەرەن بە باوەشکردنیەتی هەڵپەڕاندنێتی لە باوەشی دایک و باوکە ئەم یاریانە کە با بڵێن بەجەستەی مناڵەکە کرێت لەگەڵ مناڵەکە کرێت تەبیعی ئەمە کرێ هەر لە سەرەتای مناڵەوە لە دوومانی سێمانیەوە ئەم یارانەی بۆ کرێ بەدەمیەوە پێ ئەکەنرێ چەپڵی بەسیتی بۆ لێدرێ مانە تەبیعیە بەڵام بۆ یاریە فیزیکەکان لە 6 ساڵی لە ببوورە لە 6 مانگەوەیە ئەوەنێ من ئاگادارم و بازار یاریە فکریەکانم بینیەوە بازاری یاریە جەستەیەکانم بینیەوە لە 6 مانگەوە زیاتر ئەو یارانەیە لە سەرەتاوە مەسەلەن ڕەنگ بە مناڵەکە نیشانەدا ڕەنگی جیاوازە گەر دیقەت بەن هەتا جلوبەرجی مناڵ لە سەرەتاوە چییە ڕەنگەکانی ڕەنگی زەقە سووری زەق بەڵێ ڕەنگا و ڕەنگی زەقە شتی مرەبعات و شتی کاڵ و ئەوانە نیە ڕەنگی زەقن هەتا یاریەکان ڕەنگی زەقن بۆ ناسینەوەی ڕەنگەکان بۆ ناسینەوەی دەنگەکان یا مەسەلەن یاریەکە سەیرەکەی چەکشێکی بەسیتە یا لە چەند شتێ بۆچی بۆ ئەوەی ماسوولکەکانی بێسکە یان یاریەکە جموجوڵی زیادەکە یاریەکە مەسەلەن دەستلێدانی تیا دەنگی تایە ئەمانە لە 6 مانگیەوە دەست پێکا ئیتر ئەکرێ بڵێن بە درێژایی ماوەی مناڵی چەند قۆناغێکە هەتا هەرزەکاری پێویستی بە یاریان نەبێت. زۆر باشە کاک سەرکار تا چەند گرنگە دایک و باوکان گرنگی بۆ یاریانە بدەن کە دەبینێ منداڵەکەی دڵی پێخۆش دەبێت ئەمە تا چەند کاریگەری لەسەر دەروون و گەشەی منداڵ دەبێت ئەو یاریانەی کە دەبینێ مناڵەکە پێدەکەنێت بۆ یاریان پێی خۆشە ئەمان تا چەند سوودیان دەبێت. خۆی بەدڵنیایی کە ئەڵی یاری ئەبێت دڵخۆشکەر بێت چکە ئێمە هەتا خۆمان کاڵین ئەچین بۆ یاری بۆ شتێک ڕۆین دڵمان خۆشکە هەرگیز ناوی شتێکمان نەناوە یاری ئەگەر بێتاقەتمانگە کەواتە کە ئەڵی یاری ئەبێت دڵخۆشکەر بێ بۆ مناڵ بەڵام بەپێی کللتوری خێزانەکە بەپێی کللتوری کۆمەلگاکە پێویستە ئەو یاریانە بە شێوازێک دانرێت ئێمە دڵخۆشەکە بدەینە پاڵی بۆ نمونە ئێستا یاری ئەلکترۆنیەکان مناڵ زۆر دڵخۆشەکە یعنی ئیمکانی تیانێ هیچ مناڵێک بڵێ من بە یاری ئەلکترۆنی دڵم خۆش نابێت بەڵام لە کاتێکا ئێمە بێت چاومان لە زیانەکانی بێ چاومان لە زیانەکانی بێ دڵم خۆشە بەڵام ئێمە بێ ڕێگە بە هەموو دڵخۆشێک بدەین بە دڵنیایی نەخێر بەڵام ئێمە ئەبێ بە پەروەردەی خێزانی بە تەدریجی ڕووکەین لە ئەو یاریانەی کە چیەکە کە هەم دڵی مناڵ خۆشەکە هەم سوودی هەیە بووی بۆ نمونەیە گەر ئێمە مناڵێک بە سروشتی خۆی بەرینە ناو
ناو دوکانێکی لە عابە یاریکردن ئەمەی با بڵێن یاریکردنە یعنی زۆر بە زەحمەتر ئەچێ بەلا یاری فکریا مەگەر مناڵەکە کەسێ بێ زیرێکی بیرکاری باش بێ ینی تایبەت بێ مناڵێکی تایبەت بێ یان بۆ نمونە زیاتر چیەکە زیاتر لە تەلەڤیزیۆنا چی بینیوە ئەوەکە لە کللتوری خێزان چی بینیوە ئەوەکە یعنی مەسەلەن سێرەکەی پەلاماری دەمانچە ئەیە پەلاماری مەسەلەن تۆپە ینی حەزی لەو یاریانەیە کە بەگشتی ئەی بینێ بۆ لەبەرەی مناڵ خۆتان نەزان لە سەرتاوە بوونەوەرێکە زیاتر لاسایی ئەکاتەوە دواتر لەسەر ئەساسی لاساییکردنەوەکەی دایانانەکە بۆیە چی ئەبینێ ئەوە ئەنجامەیە چی ئەبینێ ئەوە ئەکا چی ئەبینێ داوای ئەوە ئەکا بەڵام لێرە چارەسەر چیە دایکان و باوکان پێویستە اختیار بن بە مناڵەکە هەبوونی اختیار چ دایک و باوک چ مامۆستا پێویستە بیا بە مناڵ بە قوتابیش بەڵام ئەم اختیارەی بۆ سنووردار کرێت چۆن ئێمە وەکو مرۆڤ هەموو اختیارێک سنووردارە لە ژیانمانە پێویستە مناڵش اختیارەکەی سنووردار بێ بۆ نمونە تۆ کاتێک بە تەمای بچی شتی بۆ بکڕی پلانی شتکردنەکە دانین کوڕی خۆم ئێمە چین بۆ دوکانێکی یاریکردن شتەکڕین باشە ئێمە پێویستە حەزی لە کام یاری ئەو یاری ئەو یاری ئەو یاری باشە ئەم یاریانە سوودیشی هەیە قازانجیشی هەیە باشە ئەم یاریانە خۆشیشی هەیە ناخۆشیشی هەیە تو یاریەکان هەڵبژێرە کە خۆشن هەم سوودیشی هەیە باشە دەمانچە ئایا سوودی هەیە ئەڵێ حەزم لێتی و مەسەلەن شەڕەتەقەیە و لەگەڵ برادەرەکانە و باشە ئەی باشە ئەگەر خەڵک بکوژی خۆشە ئەگەر خەڵک عەزیەت بێ خۆشە نەخێر کاتە توی لێرەوە بۆی تەسنیفەکەی کە کامە باشە کامە خراپە ئەبێ بچتە قاڵبی ئەو مناڵە بە شێوازێکی مناڵانە قسەی لەگەڵاکەی جگەل لەوە هەموو ئۆپشنێکی مێرە مەسەلەن ئەبێتە دوکانێک وعدەی کوڕی خۆم حەزی لە چی یارێک هەڵی بژێرە یا بە دڵنیایی ئەوە هەڵە بژێرە زۆربەی جارەکە کە ئێمە بە دڵمانیە چکە عادەتی مرۆڤ وایە عادەتی کۆمەلگاوە بە تایبەتی و کۆمەلگانەی کە لە سەرەتاوە پەروەردە ناکرێن مناڵەکانی تاکەکانی کەواتە مامۆستا سەرکار لێرە پرسیارێکی گرنگ دروسە بێ زۆر جار با بڵێن دایکان و باوکانی بەڕێز ئاستی ڕۆشنبیریان ئەوەندە نیە کە ڕەنگە بزانە شتێکی سادە بۆ مناڵەکان نەگرن لە داهاتوە چ کاریگەرێکی خراپی لەسەر مناڵە بێت زۆر جاریش پێیان وایە هەموو جۆرە یاریکردنێک بە باش خراپەوە بۆ مناڵ نابێت و دایم جۆرێک لە سانسۆریە خەنە سەر و زەخ دەخەنە سەر مناڵ ڕێنمایت بۆ دایک و باوکان هەروەکو بۆ تەواوکەری قسەکانی بەڕێستان یعنی دەبێ کاراسانی بکەن یاخود دەبێ خۆیان پێشەوەی مناڵەکە اختیار بکە خۆیان بیر لەوە بکەنەوە یان ئەبێ ئیهمالیکەن یان خۆ ئیهمالکردن چەند خراپە ئەگەر مناڵ وای لێ بکەی خۆی ئیتر مەجبور بچێ وەسایلێک دۆزێتەوە بۆ یاریکردن خۆی چ کاریگەرێکی خراپیە بێت بەڵێ بەناس پەروەردەکردن و ئیهمالکردن یعنی ئەم سەر و ئەو سەری پەروەردەکردنی مناڵە زۆر خەتەرە کەواتێمە نەبێت تاو ئیهمالیکەین نەبێت تاو بەناس پەروەردەکەین لە هەردوو بوعدەکان مناڵێکی دیکتاتۆر دروستەکە دیکتاتۆر بۆ مانە نایەکسەر بڵێن مەسەلەن کابراوەتی دیکتاتۆرێکی دەسەڵات نا بەڵکو مەسەلەن ئەچێتە ناو مناڵ عەزیەتیە هەر شتێک ببینە بەهی خۆی ئەزانێ بەڵام بەگشتی بۆ پرسیارەکەی بەڕێستان سنووردارکردنی ئەم بابەتانە لەلایەن دایک و باوکۆ لە پەروەردەی خێزانەوە دەست پێەکە مەسەلەن وشەی پەروەردەی خێزان بابەتێکی زۆر گشتگیرە من بڵێم پەروەردەی خێزان هەموو کەسێکیش هەرە لە پەروەردەی خێزان عەلیوەردی قسەیەکی هەڵێ گەرێمە بمانەوێ ڕەفتاری کەسێک ئاراستە بکەین ئەبێ بارودۆخە کۆمەڵایەتەکەی بگۆڕین ئایا بارودۆخی کۆمەڵایەتی ئەم مناڵە لە چ بیئەیەکە لە قوتابخانەکەی لە کۆڵانەکەی لە خێزانەکەی لە سۆشیال میدیاکەی کە سەیرێکە بۆ نمونە دایکان و باوکان بچن سەری یوتیوبی مناڵەکان کەن بزان هەر بچن سەر یوتیوبەکەی بزان مناڵەکە سەیری چیەکە ڕاستەوخۆ ئەزان چی یاریکی ئەوێ لە تەلەڤیزیۆن دایک و باوک سەیری چیەکەن مەسەلەن ئەگەر تۆ سەیری ئەڵقەی تورکیەکەی مناڵەکەت ئیهمال کردەوە بێ سەیری موبایلی مناڵەکەشەکەی بزانین مناڵەکە متابعی چیەکە ئەگەر متابعی پەبجیەکە چاوەڕێی لێ مەکە میکانۆ و پەزڵ ڕۆبیک بکرە لە جاتی دەمانچە دروستە کەواتە پرۆسەیە بۆیە پێم وتی ڕەفتارەکان بگۆڕین ئەبێ ڕەفتارەکانی دایک و باوکیش بگۆڕین هەتا پرۆسەکە تەواو نەکرێ ناکرێن مەسەلەن ئێمە بڵێن پرۆسەکە 80% 20% مناڵەکە لابن بەڵام با دایک و باوکە کێشایانی هەر سەیری ئەڵقەی خۆیان بکەن و بە مناڵەکە بە مۆبایلەکە و مناڵەکە ئیهمالکەن سەیری چ کەناڵێکی یوتیوبەکە هەر یاریێک ئەنجامەدا بەڵام لەم لاوە بڵێن چی وڵا کاتێککە پێویستە یاریێکی بۆ بکڕن یاریێکی معقول بێ کاتێکە چێتە کۆڵان یاریێکی تونند و تیژ ئەنجام نەدا مامۆستا ئێستا زۆر جار دایک و باوکان دەبینین منداڵەکەی بۆ منە لە شوێنێکە یاخود لە ماڵێک میوانن بۆ من دەماچێکی پێ تەقەلەمەکە مەسەل موریتە عەزیەتی ئەم کەسە ئەیە مەکە ئەوانەی کۆمەڵێک دەستەواژە بەکاردێنێت کە هەر تەسیر ناکات ئەم مناڵەکە واز لەو ڕەفتاری بێنێت ئایا پێویستە ئەوەی کە دایک و باوکان هەر لە بناغەوە ئەم ڕەفتاریان وا لێ بکەن کە بەگوێیان بکەن یاخود نێڵن کاری بکەن ناڵم کە زۆر جار تونوتیژیش بەکاربێن بەرامبەر منداڵەکان بەڵام تا چەند گرنگە لە بناغەوە منداڵ ڕابێنیت کە دواتر بەگوێت کە گەورە بوو گەشتە تەمەنی ساڵێک و 2 ساڵوانە بتوانانی زاڵی بەسەر کردارەکانی خۆی ئەمە دروستکردنی کۆمۆنیتیە لە ناو دروستکردنی کۆمەلگایە چۆن
با بڵێن ئێمە هەر گروپێکمان هەیە لەسەر کۆمەڵی خاڵ ئیتیفاقەکەین پێویستە خێزانیش لەگەڵ مناڵەکەیە هەتا هاوسەرەکان لەسەر کۆمەڵی خاڵ ئیتیفاقێن من ڕخنێکی زۆرم لەو حاڵەتە هەیە کە تۆ باسێکی بۆ نمونە دانیشتوین لە مەجلیسێکە مەجلیسی ئافرەتان جیا کراوەتەوە مەجلیسی پیاوان جیا کراوەتەوە بەڵام مناڵەکان هاریەکەن یا دەنگە دەنجەکەن لە ئەساسا کە زەرورە گرنگی بەمان بدەین ئەڵێ دانیشە مەکە هیچ مەڵێ ئێ باشە تۆ ئەو دانیشتۆ تۆ باسی مۆزوعی سیاسیەکەی مۆزوعی ئابوووریەکەی مۆزوعی دۆلارەکەی مۆزوعی چەک و ئەسڵحە و شەڕ و مشکیلەکەی مناڵەکە دانیشە ئەوە جوو لێ بگرێ باشە ئەچێتە لای با بڵێن مەجلیسی ئافرەتان باسی شتی باش شەکرێ ئەچێتە لای مەجلیسی ئافرەتانیش هەمان مۆزوعات بە شێوازێکی تر باسەکرێ و نازانم زەمی فڵانە کەس و فڵانە مشکیلە و فڵانە خواردن و باشە مناڵەکەی هەمال کراوە لەم بینە یا ئەگەر ئەچن بۆ ماڵێک چۆن ئێوە کۆمونیتان بۆ خۆتان دروست کردو و مەجلیسی پیاوان و ئافرەتان جیا بەیەک و کۆبوونەوە فەرمو مەجلیسێکیش بۆ مناڵەکان دروستکەن با بەیەکەوە یاری بکەن تۆ قسەکردن ئیشی تۆیە مناڵەکەش ئیشی یاریکردنە لێرە ئیهمالکردنەکە لێرە ئەڵێن کاتێک کە تۆ کۆمەلگایەکەی نییە لە ماڵەوە مناڵەکە بە چواردۆری ئەم کۆمەلگایە بسوڕێتەوە مشکلەکە لێرەوە دەست پێکا باوکەکە تا ئێوارە لە دەرەوەی دایکەکە ئیشێکی هەیە بە تایبەتی لە ئێسایان بۆ مناڵەن خوێندن بۆ بە ئۆنلاین ئەگەر ئۆنلاینیش نەبێ خوێندن بۆ ئۆنلاین ینی مناڵەکە لەسەر موبایل لەسەر کۆمپیوتەرە دانێ باوکەکە ئیشێ دایکە ئیشێکی ئاگای بێ تۆ پێت وایە مناڵەکە گەر پەروەردە نەکرابێ لە دیار موبایل و کۆمپیوتەر ێستا دەرسکا بە سعیکردن و دەرس خوێندن لە کاتێکا نازانم پەبجی و دایان یاریتر دانراوە ئەم مناڵە خەریکی بێ مەسەلەن دایان ڤیدیۆ کە خۆمان نەزانین ڤیۆریان چۆن ئەفرەت سەرەکەوێ ئەم مناڵە کێ سەیرەکە هەرەمانە سەیرەکەن زۆر باشە کەواتە ماوەستا سەرکار جیاوازی یعنی ئەتوانین لە ڕێگەی بەکارهێنانی یاریەکانەوە مناڵێک پەروەردە بکرێت کەوا لە ڕووی ئاستی زیرەکی و پەروەردەی وە زۆر پێشکەوتوتر بێت لە ڕووی ئاستی زانستیەوە بەراورد بە مناڵێک کە بۆ نمونە یاریەکان بەکارنهێنراوە لە بەلایانی باشە بۆی واتە ڕەنگە زۆر جار ئێستا دایکان و باوکان و پرسیارە بکەن ئەکرێت بە یاریمە مناڵەکەمان زیرە بکەین خۆی یعنی ئەگەر دروست بم قسەکەم دروست بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتا تەمەنی 7 ساڵەڵێ با مناڵەکانتان یاری بکەن بۆچی یاری بکەن لەبەرەوەی من و تۆ کارەکەین ڕەنگە دەرامەتی ژیانمان پەیداکەین وەرزشەکەین لایەنی جەستەیمان بەهێزەکەین ینی کۆمەڵی حاڵەتمان هەیە ئیسفادەی لەگەین ئەم مناڵە بە یاریکردن گەشەیەکی باشی بۆ دەستە بەرە بێ با بە یەک نمونە ڕوونی کەمەوە دایکان و باوکان بە تەواوەتی تێبگەن ئەگەر ئێستا لەم تەمەنەی پێگەیشتووی ئێمە ئەگەر ئێمە خۆراکێکی تەندروستمانە بیا مەسەلەن هەفتەیەک خۆراک نەخۆین ڕەنگە تووشی نەقسێکی ڤیتامینی بەسیط بینیان ڕەنگە مەسەلەن برسێتێک ڕۆمانتیەکە لاوازیەک مەناعەمان لاواز بێ بەڵام ئەگەر مناڵێک هەفتەیە خۆراک نەخواچی لێت تووشی بەدخۆراکیە بێ بەدخۆراکی چێ یعنی کەمبوودی یعنی کەمبوونی گەشە کەمبوونەوەی گەشەی مناڵەکە گەشەی ڕائەوەستێ مشکلە لە گەشەیە دروستە بێ لەلایەنی هۆرمۆناتیە بەڵام بۆ ئێمە کە پێگەشتین مشکلەمان نییە لە حاڵەتی کارکردن لەسەر زیرەکی مناڵەکەش بە هەمان شێوازە کاتێک مناڵێک تۆ بە دیار موبایلێکەوە دائنەی سێرەکەی دەسی گەرمە بێ بۆ دەسی گەرمە بێ ئەمە لە ژینگەیە 6 جۆر ژینگەمان هەیە 6 جۆر ژینگەی ئاو هەوا خۆراک خاک یەک لە ژینگەکان ژینگەی کار و موگناتیزیە ئێمە وزەی پێڵین جەستەی مرۆڤ وزەی هەیە کار و موگناتیزیە ئەچی ئەشعەکە گرێ لەگەر دووجانی نێرە ژوورەوە بۆ لەبەرەی زەرریە بۆ مناڵەکە بۆ خۆت زەرریە بە هەمان شێواز ئەم ئامێرە ئەلکترۆنانی کە تۆ جێی هەڵیت ڕاستە کۆمەڵە کاریگەری باشی هەیە ئیسفادەی لێگەنێ بەڵام ئەم ژینگە کار و موگناتیزیە کاریگەری لەسەر چی هەیە لەسەر مێشکیە لەسەر خانەکانی مێشکیە کاریگەری لەسەر چاوی هەیە لەسەر گەشەی هەیە لەسەر هەتا تێکچوونی هۆرمۆنەتەکانی هەیە دیقەت بێ سا قوتابخانەکانمان ریزی یەکەم و دومی چییە تایبەت کراوە بۆ مناڵانەی کە کێشیان هەیە کێشەی بینینیان هەیە کە کێشەی کەم بینینیان هەیە کێشەی فرەجوڵیان هەیە بۆ هەر هەمووی حاڵەتەکەی چییە دابڕاوین لە کۆمەڵ یاریکردن جوابی پرسیارەکەت بە دەقیقی ئێمە ئەو سا لە کۆڵانە چی یاریێکمانە کرد هەڵماتیانمانە کرد تەرکیزێکی زۆری تیا بوو وایە یاننا مەسەن لە دووری وایە 5 مترۆ ئێوە دڵنیام ئەنجامتانیاوە لە دووری 5 مترۆ وایە ئەو هەڵماتە بشکۆلەنەوە بکەکە ڕسمێن تەرکیزێکی زۆری تیا بوو وردەکارێکی تیا بوو هەتا ئەو فێڵ و فڕی لە یەکتریمانە کرد خودی زیرەکیە هەتا دۆمینە مەسەلەن دۆمینە تاوڵە شەترەنج ئەمانە یاری جەستەین یاریەکن ئەنجام بدرێ سوودی هەیە هەتا بگا بۆ یاریە فکرەکان پەزڵ و ڕۆبیک و مەسەلەن میکانۆ دروستکردنن ئەمە یاری دروستکردنە لەلایەنی فکری لەلایەنی فەنی هەر هەمی دەوری هەبووی ئەمانەی کە لێگۆ بڵاوکرێتەوە بە خۆشحاڵی مەسەلەن وردە ژینگەیەک دروستە بێت لە فرۆشگاکانی کوردستان ئەمیارانە هەبن بەڵام لەبەر کەم بازاڕی لەبەر نەبوونی پەروەردەکاری تایبەت بۆ ڕوونکردنەوە لەسەر یاریەکان و سوود یاریەکان هێشتا فرۆشێکی وای بۆ دروست نەبووە کە یاریەکان بفرۆشێن بەڵام محاولێکی باشێ بەڵام لەسەر ئاستی دنیا 3-4 جۆری ئەم یاریانە لە کۆمەڵگایە تا هەیە 10-15 جۆری هەیە ئەمە کرێ بڵین محاولە کراوە بەڵام زۆر لاوازە بەڵام بەدڵنیایی ئەم یاریانە سوودێکی زۆر بە زیرەکی مناڵەگەێنێ سوودێکی زۆر بەلایانی زیرەکی بیرکاری هەر نۆ جۆرەکەی زیرەکی مناڵەگەێنێ زیرەکی کۆمەڵایەتی بیرکاری
زیرەکی سروشتی زیرەکی مۆسیقی زیرەکی لۆژیکی زیرەکی خودی هەموو زیرەکیەکانی زۆر باش ماوەستا سەرکار بمانە نەمانوێ ئێستا لە جیانێکدان کە یاری ئەلکترۆنەکان پێشنگ بۆ منداڵان واتە بەردەوام خێریکن ئێستا لە یوتوب سێرکە و یاریانەی کە ئەلکترۆنین بینەرێکی زۆریانێ هەتا ڤیددیۆکانە بە ملیۆن بینەری هەیە ئەمێ بە دقیقی باسی بکەین ئەم یاری ئەلکترۆنیانەی کە منداڵ لە ئایپادێک و خەریکێتی و لە سوچێکا دانیشتەوە من ئێستا مناڵم بینیوە لە تەمەێکی گەورەی ئەوەندە خەریکی و یاریانە بوو ناتوانێت قسە بکە ئەمێ دقیقی بزانانی ئەمانەت کاریگەری خراپی دەرونی چیە بۆ منداڵ لە دوا ڕۆژدا کە گەشتە تەمەنی 3 ساڵ و 4 ساڵ ئەوانە چ کاریگەریەکی دەبێت ئایا لەسەر زیرەکی کە دەچێتە قوتابخانە چ کاریگەریەکی دەبێت و دایک و باوکان لەرەدا ڕۆڵیان چییە؟ خۆی ئەم بابەتە بۆعدێکی فیسیۆلۆژی و پزیشکی هەیە لە ڕووی دەمارەخانەکانەوە لە ڕووی دەمارەکانی مشکەوە کە من ئەخێ بڵێن ئیخساسی وردم لەو بواران نیە و ئەوانەی کە ئەهلی ئیخساس و وردەکارین پزیشکانە توان قسەی لەسەرکەن بەڵام لایەنە دەرونیەکانی دیقەت بە مناڵێک بەتەنها بە دیار شاشەوە دانیشتووە بە دیار شاشەیەکەوە کاتێک ئەدۆڕێ ئەو یاریە ڕیئەکشنی و مناڵە چییە لەگەڵ چیایە وەڵامدانە و کاردانەوەکەی چییە ئێمەڵێن هەموو کارێک کاردانەوەی هەیە کاردانەوەکەی لەگەڵ چیایە ئەگەر لە کۆڵان هەبێ زلەیەکی بەرکەوێ لەگەڵ ڕێزم بۆ ئێوە ئەمەجستیادانیش شەقێکی بەرکەوێ ئەمە طبیعیە بۆ لەبەرەوەی کار و کاردانەوە بسبێنێ ڕۆنەوە یاری خوانەکەن و مشکلانی بەس بەتەنها لەگەڵ چێ لە چێت و ڕەبێت ها سەرگەی موبایلەکە شکێنێ ئەمە گەورەترین کاردانەوەی دەرونی هەیە ئەگەر بشی باتەوە یانی لە کێ بردوێت ئەگەر بشی باتەوە دەستخۆش ئەگەر بیباتەوە مەسەلەن لای چیە لە بردمەوە بەتەنیا ئەم هاوارکردنە بۆ خۆی چ دەورێکیە چ کاریگەریکی هەیە سێرەکە ئەمە هەم بردنەوە و هەم دۆڕانەکە هیچ متعەیەک بە ئەم ناگەێنێ لە بردنەوەکە کەمترین متعەیتایە بەڵام لە دۆڕانەکە زۆرترین خەفەتی تایە یعنی مەسەلەن سێرەکە خەفەتەخوا بێتاقەتە بێت دایک و باوکی گوێ لێگرن دایک و باوکی لێ ناگرن بۆ ئەم خاڵەکە ئۆتۆماتیکی ئەگەر ئەم یارە نەشکا بدۆڕێ نای خەفەتەکەی لە دایک و باوکە باسکە نای خەفەتەکە بۆ لە بەرێزانی گوێ لێ ناگرن بەڵام ئەگەر لە کۆڵان بێ ئەگەر لەگەڵ تیمێکی دووگۆڵیا بێ ئەدۆڕێن بێکۆ ناڕەحەتە بن بێتاقەتە بن وەڵا دۆڕانمان ئەو فاوڵی کرد ئەها ئەو بۆڵەکەن دامرچێنەوە مشکیلایان نییە ئەمە خۆمان ڕەنگە دووگۆڵیمان کرد بە چەند هەزار دۆڕابین تا ئێستا بیتان ماوە چ دووگۆڵە دۆڕین مشکلەمان نییە بردبێتیشمانەوە لە بیرمانمەوە خۆشە بۆمان حاڵەتێکی خۆشە دەوەرە یاریزان هەیە بە ملیۆنەها یاری بردوێتەوە لە پەبجی و لە فۆرنایت و لە یاریەکانی تر ئەلکترۆنیات چ سوودێکی لە بینۆ لایانی سوود چ گەشەیەکی دەرونی بەم کەسە بەخشیوە هیچ جگەل لەوەی ئەم کەسە تەمەڵ ئەکا ئێمە گەورەترین مشکلەمان تەمەڵبوونە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ اللهم إني أعوذ بك من الكفر والكسل يعني پنا ئەگرم لە تەمبەڵی و لە کوفر يعني دوو بوعدیەکن ئەم دوو بوعدە يعني تەمبەڵی کوفر بریتە لە چی بریتە لە داپۆشینی ڕاستیەکان تەمبەڵیش بریتە لە داپۆشینی چالاکیەکانی خۆت بۆ خۆ لە شوێنەکە دانیشتیت و بە دیار موبایلێک و نازانی خەریکی چی کات ئەڕوا ئامانجت ئەڕوا تۆ لە ناو يعني پلانێکی بەرنامە بۆ دێڕژراوە ئێمە بیرمان نەچێ دوجارم کەسانەی کاری ئەلکترۆنی دائێنن ئامانجێکی بازرگانیان هەیە گرنگی نادەن بۆیت کە تۆ قیەمی خێزانی و چی قیەمی کۆمەڵایەتی چیە قیەمی ئابووری چی ئامانجی خێزانی چی ئامانجی کۆمەڵایەتی چیە یاری خۆی دانێ و 10 ساڵە خەریکی دروستکردنی ئەپلیکیشنێکە یاریەکە چاوەڕێکە لە سایە بێ بە ملیۆنەر گرنگی بۆ نایە مناڵ زەرەرەکە چاوی کوێرە بێ مەسەلەن کێشەی بینینی بۆ دروستە بێت تووشی ئۆتیزمە بێ کەواتە ماوەستا سەرکار لێرە ینی بابەتێکی زۆر گرنگە بەشێک لە یاریەکان کە یەکرێ بۆ منە پەزڵ دەیەنیت یاخود یاری فکریەکان هەمان یاریەکانیش بە ئەلکترۆنیک کراون زۆر دایک و باوکەکەڵێ خۆ لە موبایلەکە و یاریە باشانە بەکاردێنێ یاخود ئینتەرنێتی لەسەر نایڵین کۆنتترۆلمان کردووە کۆمەڵە یاری فکریە ڕژ ناسینەوەی ژمار و ڕەنگەکان بەگشتی وەکو ڕاهێنەرێک ڕێنمایی چییە مەسەلەن چەند بە چەند دابش بکرێ ئەم یاریان ئایا هەر هەمووی هەر بە ئەلکترۆنیەکە بکرێ یاخود بە پێچوانەوە لەمس بکرێ شتەکە لە بەردەستی مناڵەکەیە بێ ینی یاریە کە بە لەمز ئەکرێت و تۆ لە بەردەستایە هەمان یاریش بوون و شەترانج بۆ سەروی تەمەنێکی زیاتر یخۆ لە موبایلیش ئەکرێ بیکەی لە حیش هەیە زۆر بە یاری کامیان زیاتر دەوریە بێنە یاخود چی بکرێ ڕێنماییت وەکو ڕاهێنەرێک بۆ دایکان وواکان کە چی خراپە لەمەیە چ جۆرە مامەڵەیەک بکەن چۆن ئەو پرۆسانە دابش بکەن خۆی ئەمە لە سەرەتا شوتمان ینی بە تەئکیدی زدی یاری ئەلکترۆنی نین هەر زدی ئەلکترۆنیات نین ئەمە بۆ خزمەتی مرۆڤ دروست بووە بەڵام لێرە بە ئامانجگرتنی ئەلکترۆنیاتە بە ئامانجگرتنی بابەتەکەیە بۆ نمونە تۆ مناڵێک 4 ساعات ئەچێتە سەر ئینتەرنێت و ئەگات لێ بەڕاستی یاریەکە بەڕاستی ئایا تۆ ئەم یاریە فکرێت بۆ داناوە یاریە فکرەکان جامەیە وەرە ئەمە سەیری متابعی ڤیوەرەکانیان نەکەین متابعی یوزەرەکانیان نەکەین سەرکار شتێکی کە هەیە لەگەڵ کاتی سیرکردنی یاریەکە یاخود لە یوتیوب ڕیکلامی نابەجێتە سەر
ئەو ڤیددیۆی ئەو یاریکە ئەنجام ناکرێت لێرانی برا ناگەینە مشتێ باسکەین بۆ نمونە ئاماژم پێگەلوانێستا زۆرێک لە دایک و باوکان گوێمان لێ بگرن و ئاگیان لەم بابەتە نەبێت کە زۆر خەتەرێکی زۆر گەورەیە ڕکلامی زۆر نابەجێتە سەر ئەو ڤیددیۆی کە منداڵەکە سیری دەکات لە ماڵ مامۆسای بەڕێز ئێمە لە قوتابخانە کەیسمان هەبووە هەم لە کچان هەم لە کوڕان یعنی گەنج بوون ئاسڵ نازانن دەست درێژی سێکسی چیە بەڵام کە ڤیددیۆی بۆ شێوازی بینیوە لە ئەسنای ڕکلامەکانە هەمان ئەم کرداری لە قوتابخانە دووبارە کردوتەوە کچ و کوڕی پێ ئیزعاج کردووە باشە سیرەکەی پێ ئەڵێ بۆواکەی 8 ساڵ 9 ساڵ 10 ساڵ ئەڵێ بۆواکەی ئەڵێ وڵای مامۆستا شتێکی زۆر تەبیعیە و بۆ لەبەری بینوێتی یاریەکە ڕکلامە تو سێر ڕەنگە ئەم ئەسڵ مناڵ لە سەرەتاوە بە مۆزوعاتی جنسی و ئەم شتانە زۆر ناڕەحەتن ببینینی بەڵام جارێگەتە سەری لایە بە دوو جارێتە سەری لایە بە سێ جارێتە سەری لایە بە کاکە تۆ لە کاتی یاریکردن لە کاتی 1 ساعت یاریکردن جاری وایە 10 ڕکلامە بۆیە اینجا ئەو ڕکلامی بۆ ئێمە هێت ئەم پلتفۆرمانە بە جۆرێک دانرێن ئەم ڕکلامانەی بۆ ئێمە هێت بۆ گەورە بۆ مناڵ شێوازێکی ترە وەزائیدەن بەپێی شکلی مەسەلەن تۆ وڵێ من تەمەنم ئەوەنەیە ڕەگەزم ئەوەیە مەسەلەن خەڵکی فلانە شوێنە ژمارەم مۆبایلەکەت هەموو زانێرەکانی خۆت داخڵەکەی بەپێی ئەم زانێرانی خۆت ڕکلامە بۆیە هەتا بەپێی زانێرەکانی خۆت ڤیدۆت بۆیە بڕۆ سەیری 4 ڤیدۆی ئاینی بکە سبەینێک تۆ سەری یوتیوبەکەت هەموو ڤیدۆی ئاینیە سەیری کۆمەڵی ڤیدۆی خیلاعیەکەی دواتر ڤیدۆی خیلاعیە سەیری کۆمەڵی ڤیدۆی مەسەلەن زانستیەکەی ڤیدۆکان زانستین یعنی زیرەکیەک ڕۆبۆتێکە زیرەکیەک بۆ ئەم ئامرازانە دروست کراوە بۆ ئەم پلتفۆرمانەکە بە حەزی تۆ هەڵسوکەوتەکەن کاتێک بە حەزی تۆ هەڵسوکەوتەکەن تۆ ئەکەویتە ژێرفشاری ئەوان مرۆڤ بۆچی حەزی لە مناڵ بۆچی حەزەکە لەگەڵ هاوڕێکا بێ بۆ ئەوەی کە چی بکە بۆ ئەوەی کە بە حەزی خۆ هەڵسوکەوتکە بۆ پرسیاری مامۆسای بەڕێز بە دڵنیایە بێ مە متابعەی دایکان و باوکان متابعەی وردی ئەو یاریانە بکەن ئەگەر لە ئەلکترۆنەت توانای کڕینی یاریەکانیان نییە بە بەرجەستەیی بە 10,000 بە 15,000 بە 20,000 و لە موبایل و ئینتەرنێت گرانترە بەڵام بتوانن متابعەی مناڵەکانیان بکەن بە ئامان شتۆڕەکان بەکاربێن بە ئامان شتۆڕەکان بەکارنەیە بە دڵنیایی ئیهمالکردنی مناڵەکەی لێگرێتەوە وردە لە کۆمیونیتی و کۆمەلگای خێزان دوورەکەونەوە کۆمۆنیتێ بۆ خۆیان دروستەکە زۆر سپاس بۆ مامۆستا سەرڕێنمایی سپاس کە میوانی بەرنامەکە سپاس بۆ سپاس بۆ کاتەکەتە بەڵێ بینەرانی عزیز دەچینای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام فرم دايشة وي دست وازي لبن او باراكا راسك باراكا بسيطة بسيطة صبا بسيطة 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 شيء في الربي الو برنجي محمودة بەڵێ باجوا بقرن اكتري سالكي الركلامة كان ايوا لاي ايميا جا اگر هفتا زور جا اگر باريكي زور منينه ايتر ركلامو ميكلامي برنجي محموديش فونيش جاري استا جواب مويت برنجی محمود ڕێکلامی ناوێ شلون؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة بسيطة صبا بسيطة شايفوا يا اي تو سنة جيرابوي ربما بوريك لامبو ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرنتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC87 ئارامی و دڵنیایی
برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێ چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. بە ڕێگەی کار یان ڕوخسار یان پەنجەمۆر یاخود بە تێکەڵاوی توانای هەڵگرتن و مانەوە و تۆمارکردنی 10,000 هاتن و دەرچوونی کارمەندانی هەیە. پادێکی بەهێز کە بۆ ماوەی سەعات و نیوێک بەرگەن یاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بنەوەی عزیز دووبارە سڵاوتان لێبێ لە بەشی دوین بەرنامەکەمانە دەمانەوێت قسە لەسەر کێشە و گرفتەکانی با بڵێن نەخۆشیانی ئۆتیزم لە کوردستان دەبینین بۆ ئەوەی کەوا کۆمەڵێک کێشە و بابەت هەبێت چۆن مامەڵە لەگەڵم بابەتانەیە بکرێ وەروەلایانی پەیوەنددارەکان چۆنە بێ بەدەم ئەم بابەتانەوە بێن پێویستیەکان چین ڕێنمایەکان چین وەروەها ئەو ناوەندانەی کەوا پێویستە مامەڵە لەگەڵ ئەم بابەتانە بکەن. پێشوی بچینە لای بابەتەکانمان وەروەها دەچینە لای هاوکارمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە لەگەڵمان. سامان سڵاوت لێبێ و زانیاریەکانی هەڵەبجە چین؟ وڵایزان هەروەک باسمان کرد لە بەشی دوین بەرنامەکەمانە قسە لەسەر کێشۆگرفتەکانی مناڵانی ئۆتیزم یاخود بە شێوەیەکی گشتی ئۆتیزم لە هەرێمی کوردستان. پێشەوەی قسەوباز لەسەر و بابەتە بکەین دەچینە لای هاوکارمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجە. سامان سڵاوی خواد لێبێ و زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە بەڵێ دیارە سامان جارێک ئەمادە نەبوو بزانی ڕۆژی بگشتی کەشوهوای پارێزگای هەڵەبجە چۆنە بوو پێیکە لە چەند ڕۆژی ڕابردوودا بارانێکی زۆر لەو پارێزگای و دەوروبەری و ناوچەی هەورامان و شارە زوو دەباریەوە بەگشتی بزانین زانیارەکانی پارێزگای هەڵەبجە چین و لە چالاکیەک لەو پارێزگای تا ئەنجام دەدرێت و لەگەڵشیدا زانین سامان ئێستا ئامادەیە. سامان سڵاوی خوا لێبێت دوایین زانیارەکانی پارێزگای هەڵەبجە چین؟ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ دیارە ئەمڕۆ ڕۆژی گیانی قوربانیانی چەکی کیمیاویە کە لە کۆمەڵی قوربانیانی کیمیابەران لێرە مەڕاستیمێک ئەنجام دراوە تێیدا یاداشتێکا ڕاستەیە سێ سەرۆکایەتەکە هەرێمی کوردستان کراکە داوایان کرد کە ژیانی برینداران و بەرکەوتوانی چەکی کیمیاوی باشتر بکرێن و خزمەت گوزاریەکانیان زیاتر پێشکەش بکرێن. منێستا لە کۆمەڵی قوربانیانم لێرە گفتوگۆیەکی کورد لەگەڵ سەرۆکی کۆمەڵە کاک لوقمانەکەم. کاک لوقمان تاکو ئێستا یاسایەک نییە پاڵپشتی لە ماف و ئیمتیازاتەکانی بەرکەوتوان و چەکی کیمیاوی بکە. ئێوە داواکاریتان چیە و یاسایە بۆ تاکو ئێستا دەستەبەر نەکراوە؟ ئێمە داواکارین لە سەرۆکایەتی پەرلەمان و لەلایەنە فەرمیەکان کە بوونی یاسایەک بۆ قوربانیانی کیمیاباران بەدەر لەوەی کە خزمەت بە قوربانیەکانەکە مەغزایەکی سیاسی و نێودەوڵەتیشیە بێ بۆ هەرێمی کوردستان بۆیە تەمەناکەین ئەوەی کە ڕۆشتووە بڕواوە لەم نقطەوە دەست پێ بکەین کە هەموو لایەکمان هەوڵی جدی بدەین کە لە ئایندەیەکی نزیک قوربانیانی کیمیاباران ببنە خاوەنی پرۆژە یاسایەک هەم بۆ ناساندنی قوربانیەکە و هەم بۆ دیاریکردنی ماف و ئیمتیازی ئەو قوربانیە کە بەپێی ئەو یاسایە ڕێک بخرێ و چیتر لەوە زیاتر قوربانیانی کیمیاباران فرامۆش نەکرێت چونکە ئەوەی کە ئێستا تا ئەمڕۆ هەیە دێتەوە سەر وەڵامی ئەو بەرپرسانەی کە لە ئاستی حکومی و وەزاری و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیراندان زۆر جار وەڵامەکان ئیجابی بووە بۆ خزمەتی قوربانیەکان و کە نەبوونی یاسا بوو زۆر جاریش ئەو لایەنەی کە تۆ داوای لەکەی وەڵامەکە ئیجابی نابێ و قوربانیەکە دووبارە بێتەوە بە قوربانی. ڕەوشی تەندروستی برینداران و بەرکەوتوانی چەکی کیمیاوی لە ئێستادا چۆنە چەند کەسیان باری تەندروستیان ناجێگیرە؟
بەهۆی ئەو بارودۆخی کە ئێستا هەرێمی کوردستان و عراقی پێداتەیە پەڕێت توانم بەهۆی ڤایرۆسی کۆڤید-19ەوە باری تەندروستی بریندارەکان زۆر خراپە و ئەو چارەسەرانەی کە پێشتر لەلایەن دەستگای ژیان و بەڕێبای تەندروستی هەڵەبجەوە دەدرا ئێستا تا ڕادەیەکی زۆر کەم نەماون و بریندارەکانیش لەبەرەوەی کە پێویستیان بە چارەسەری بەردەوامی ڕۆژانە هەیە ناتوانن خۆشیان لە دەرەوە چارەسەر دابین بکەن بەهۆی گرانی چارەسەرەکانیانەوە بۆیە لەبار تەندروستێکی زۆر خراپدان و ئەوەی کە تا ئێستا لای ئێمە تۆمار کرابێت هەموو بریندارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە 548 بەرکەوتن و بەداخەوە لەو ئامارە خەڵکێکی تێدا هەیە کە نامەستەحق و داغڵ کراوە و خەڵکانێکیش هەیە لە دەرەوەی ئەو لیستە مستەحق و تۆمار نەکراوە بۆیە ئێمە پێشتر لە کابینەی پێشتر داوامان کرد لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران پیاچوونەوە بکە بە لیستی بریندارەکان و ئەو فەرمانەش دەرچوو بەڵام هۆکاری جێبەجێ نەکردنەکەی بەڕاستی جێگەی پرسیار بوو لای ئێمە بۆیە دووبارە داواکاری لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و لایەنە فەرمیەکان پیاچوونەوە بکە بە لیستی بریندارانی کیمیاباران و ئەو کەسانی کە نامستەحقن لا ببرێن و ئەوانش کە مستەحقن تۆمار بکرێن و خزمەتێک بکرێن کە شایانی قوربانی دانەکەیان بێت. زۆر سپاسکار لوقمان. دیارە دانیار لە پارێزگای هەڵەبجەی جۆرە مەراسیمێک و سیمینارێک تایبەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بریندارانی چەکی کیمیاوی لێرەدا بەڕێوە نەچوو جیاواز لە ساڵانی ڕابردوو کە مەراسیمی جیاواز بۆ بەرکەوتوان و بریندارانی چەکی کیمیاوی ڕێک دەخرا منەوێ ئاماژە بە ئامارێ بکەم لە هەرێمی کوردستان تایبەت بە بریندارانی چەکی کیمیاوی کە لە هەرێمی کوردستان 972 بەرکەوتێ و برینداری چەکی کیمیاوی لە بەپێی ئامارەکان داغڵ کراون و تۆمار کراون لەو ڕقەماش 548یان خەڵکی پارێزگای هەڵەبجە و دەوروبەری پارێزگای هەڵەبجەن کە 25 برینداری چەکی کیمیاویش لە ئێستادا ئۆکسیژین وەردەگرن و باری تەندروستیان ئەتوانم بڵێم ڕۆژانە بەرەو خراپتر ئەڕوات ئەم قەیرانی دارایەش کاریگەری زۆری لەسەر بریندارانی چەکی کیمیاوی جێشتۆ لەوەی کە تێچووی کڕینی دەرمان و ئۆکسیژین بۆ بەرکەوت و بریندارێکی چەکی کیمیاوی لە ئێستادا 400,000 دینارەکە لە ئێستادا وەزعی یاریمی کوردستان بە قەیرانێکی دارایی قوڵدا تێپەڕ دەبێت و ئەوانیش گیرفانیان بەتاڵە و تەندروستیان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو ناجێگیری دەڕات. سامان بەدەر لەم بابەتە ڕۆژی کەشوای هەوای پارێزگای هەڵەبجە لە چاستێکدایەوە بارانپانی لەوێ بەردەوامە؟ بەڵێ دانیار لە ئێستادا باران دەبارێ ئاسمانی هەڵەبجە هەورە و بارانبارین بەردەوامە بەپێی ئامارەکانی کەشناسی هەڵەبجە 95 ملیم بارانباریەوە جیاواز لەم بەروارە ڕێژەی بارانبارین لە پارێزگای هەڵەبجە زیادی کردووە. سپاس بۆ هاوکارمان سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازان لەم تۆرێماندا باز لە گرفتەکانی نەخۆشانی ئۆتیزم و کێشەکانیان دەکەین بۆ پێی کە سنتەرەکانی ڕاهێنانی نەخۆشانی ئۆتیزم بۆی بڵاوبوونی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا داخراون ئەمەش کێش و گرفتێکی زۆریان بۆ خێزانەکان دروست کردو لە ماڵەوە هەروەها ڕاهێنانەکانیان وەستاندووە کە وەک خۆیان باسییان دەکەن ئەو ڕاهێنانە کاریگەریەکی باشی هەبوو بۆ سەر نەخۆشانی ئۆتیزم دەتوانات زیاتر کۆنتترۆلیان بکەن و زیاتر کێشەکانیان چارەسەر بکەن. پێشەوەی بچین لای بابەتەکەمان بچین لای تەوەری بەرنامەکەمان دەچمە پارێزگای سلێمانی بۆ قسەکردنی زانیاری زیاتر لەسەر پارێزگای سلێمانی. ڕامی ئەسڵای خوا لێبێ دوایین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین؟ بەڵێ سڵاوی خواتان لێبێت دانیار ئەم کاتتان باش بەیانیتان باش. دیارە شەوی ڕابردوو کاژمێر نزیکەی دەوسی خولەک لە جادەی ئۆرزی هاوڵاتیەکە گوایە لە سلکی هێز ئەمنیەکان بووە کۆتایی بە ژیانی خۆی دێنێت. دیارە و هاوڵاتیە خێزاندار بووەوە خاوەنی دوو مناڵ بووە. دوای ئەوە بڵێن تیمەکانی پۆلیس هەروەها تەندروستی گەیشتونەتە شوێن ڕووداوەکە بەڵام بەداخەوە گیانی لەدەستداوە. ئەمڕۆ لە شاری سلێمانی جگەلەوە لیژنابەشەکانی قایمقامێتی سلێمانی ینی شوێنێکدا دەخەن کە شوێنی بڵێ مادەی زایی و پاکەرەوەیە بەهۆی پابەندنەبوونی ڕێنماییەکان شوێنەکە دادەخرێت. دیارە لیژنەکان لێپێشینەوەی بەرامبەر دەکەن. گوێ لە دەنگی بنە دانیار؟ بەڵێ گوێمان لێتە بەردەوام بە ڕامیار. بەڵێ ئەمڕۆ دیارە لە هەمان کاتدا کۆنگرەی کەنەکە دیارە کۆنگرەیەکی ڕۆژنامانی ئەنجامەدەن سەبارەت بە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و ئەو گۆڕانکاریانەی بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا هەیە کۆنگرەیەکی ڕۆژنامانی ئەنجامەدەن و دەرەنجامەکەی دەخەنە ڕوو.
گوێمان لێتە ڕامێر بەرداوامە. بەڵێ هەر سەبارەت بەو ڕووداوە دانیار من نازانم سەبارەت بەو ڕووداوە ئەو ڕووداوی کە شەوی ڕابردوو ڕوویداوە دیارە ئەمە یەکەم ڕووداو نییە کە حاڵەتی خۆکوشتن و دیاردەی خۆکوشتن لە سلێمانی ڕوودەدا دیاردەکان بەرەبەر ڕوو لاڵکشان دەکەن پۆلیس سلێمانیش دەڵێت ینی ئێمە شەوان هێزەکانمان زیاتر بڵاو پێ دەکەین بۆی کە بارودۆخی کوشتن و خۆکوشتن لە شاری سلێمانی زیاتر لەوە پەرە نەسێنێت دیارە لە هەمان کادا ئەم کۆنگرەی کە پۆلیس سلێمانیش هەفتەی ڕابردوو ئەنجامیدا سەبارەت بە دیاردەکانی خۆکوشتن ڕایگەیاند کە ئامارەکان بۆ شێوێنین کە لە ڕاگەیاندنەکانەوە باز دەکرێن و ئەوان هەوڵی زیاتر دەن بۆ پاراستنی شاری سلێمانی و مەفرەزەکانیان بەتایبەت لە شەواندا لە شوێنەکان بڵاو پێ بکەن و هەروەها ئەمڕۆ کاتژمێر 11 دانیار لە بەردەم دادگای سلێمانی کۆنگرەی ڕۆژنامانی ئەنجامە درێت بەشێک لە ڕێکخراوەکانی ئافرەتان دیارە لە بەردەم دادگا بەیاننامەیەکیان هەیە سەبارەت بە هەموارکردنەوەی یاساکانی ژن ئەو یاسانی کە تایبەتن بە ئافرەتان هەموارەکرێتەوە بۆی کە داوا دەکەن سزاکانی کوشتنی ژن ئەیان ژن کوشتن سزاکان قورستر بکرێت دیارە دواتر بەیاننامەکە ڕادستی لایەنە پەیوەندیدارەکان و دادگای سلێمانی دەکەن بۆی کە بەداداچون بۆ ئەم ڕووداوە بۆ ئەم بابەتە بکرێت بەتایبەت لە ئێستا دەکە هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە دژی ئافرەتان 16 ڕۆژ ڕاگەیەندراوە بۆی ئەوان دەڵێن جگە لە هۆشیارکردنەوە ئەم ساڵ داوای هەموارکردنەوە ئێوە یاساژ دەکەن کە لە پەرلەمانی کوردستان هەیە بۆی کە هەر کەسێک بە ناحەقیان بەدەستیان خەست ئافرەتێک دەکوژێت سزاکانی قورستر بکرێت و سزای ئەبەدی یان سزایەکی قورستر لەوەی کە ئێستا هەیە بۆی دیاری بکرێت. بەڵێ دانیار کارمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵ ماوەی سپاس بۆ زانیارەکانت. لازان تۆری دوی بەرنامەکەمان باز دەکەین کەویش باسکردن و لە کێش و گرفتەکانی نەخۆشانی ئۆتیزم و پێشتر ئاماژەم پێکرد لە ئێستادا سنتەرەکانی ڕاهێنانی نەخۆشانی ئۆتیزم داخرا بۆی بڵاوبوونی ڤایرۆسی کۆرۆناوە لە ئێستاشدا خێزانەکان دووچواری زیاتر کێشە بوونەتەوە لەگەڵ ئەم نەخۆشانەداوە وەک خۆیان باسییان دەکەن کە ئەو ڕاهێنانانی کە لە سنتەرەکان تا ئەنجام دەدرا کاریگەرێکی باشیان هەبوو لەسەر نەخۆشەکان بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەوە زانیاری زیاتر لەسەر گرفت و کێشەکانی نەخۆشانی ئۆتیزم سەر تا دەچمە لای زۆر بەڕێز ئاراس عوسمان سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی ئۆتیزم کاگەران زۆر بەخێربێت. زۆر سپاسدانەکەم سپاسکەمیوانی بەرنامەکەمان کاگەراز لە ئێستادا کێشە و گرفتەکانی نەخۆشانی ئۆتیزم چییە کە چەند هۆکارێک گەلەوانەیە قەیرانی دارایی و بڵاوبوونی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام دقیقی کێشە و گرفتیان لە چی ئاستێکدایە؟ بەڵێ من زۆر سپاس دەکەم باسی قەیرانی دارایی کرد. ئەمە ڕێنمایی ژمارەبی ساڵی 2012 با بڵین کە لە ساڵی 2011 دەرچووە نە قەیرانی دارایی هەبوو نە شەڕی داعش هەبوو نە کۆرۆنا هەبوو 8 ساڵەوە پێش لە ئەلفۆتای هیچی لێ جێبەجێ نەکراوە تا ئێستا هیچی لێ جێبەجێ نەکراوە. ئەم ڕێنمایانە بۆ چی بوون ینی ئەمە یاسای هینە مافی امتیازاتی کەمەندامان و خەوان پێداری تایبەتە هەتا ئێستا هیچی لێ جێبەجێ نەکراوە. واتە بە دیاریکراوی با بڵێن نەخۆشانی ئۆتیزم ڕەنگە تۆزێک تایبەتتر بن پێویستیان بە ڕێنمایی و ڕاستەوخۆ و چاودێری ینی بە هیچ نوعێک نابێ ئیهمال بکرێن هەموو ئەمانە مەسەلەنەوە تا چەندێک ئێستا گرفتان هەیە دەستکراوەنین با بڵێن پاڵە پۆستۆتان لەسرە پێویستان بە چییە؟ ئێمە هەموو جارێک گوتومانە هەموو شتێک کۆتایی پێ بەڵام ئۆتیزم کۆتایی پێ نایێت. ئۆتیزم بەردەوامە، ئۆتیزم قەیران نازانێت، ئۆتیزم قەیرانی دروست نەکردووە، قەیرانەکان دروست کراوە، شەڕ سەپێنراوە، کۆرۆنا هەموو جیهانی گرتوێتەوە. بەڵام تۆ ئەم مناڵانە کۆمەڵێک ماف و امتیازاتیان هەیە، کۆمەڵێک پێداویستیان هەیە کە بۆیان جێبەجێ بکرێ جیاواز لە خاوەن پێداویست تایبەتی تر. پێویستیان بە سنتەرە، پێویستیان بە ڕاهێنانە، پێویستیان بە پەروەردەی تایبەتە. زۆر بەداخەوە سنتەر داخراوە، پەروەردەی تایبەت داخراوە. باشە ئەم ناڵانە ڕووکەنە چووە هەر ڕۆژە و بیانوێگە دۆزرێتەوانێ. ئەمانە ژەوی بارحاڵ ئەمانە من ئەمەم ناسیوە ئەمەگەی تۆزێک بووی سەماشەڵا بۆ بە ژنێک ئەویش نازە گیانیش باشە ئەمانە پێویستیان بە سنتەر هەیە، سنتەری بۆ گەورەکان. دوای ئەوە ئەم مناڵانە زۆربیان بەهرەیان تایە، ئێمە بەهرانە لە کوێ بدۆزینەوە؟ باشەوە من لە ماڵەوە دۆزیمەوە ئەی لە کوێ ڕاهێنانی پێ بکەم. ئەو سنتەری ڕاهێنانە تا چەند کاریگەری هەبوو لەسەر باشکردنی تەندروستی و نەخۆشانە؟ سنتەری ڕاهێنان بەڕاستێر چەنە ماوەکەی لای ئێمە زۆر کەم بوو بە حکومەوەی کە دوو دەوامیشانە کرد 75 مناڵی تیا بوو
ماوەکەی زۆر کەم بوو ماوەی چی کەم بوو ماوەی کاتەکە یعنی کاتی ڕاهێنانەکانیان کەم بوو بەڵام بۆ خێزان تۆزی هەر باشتر بوو یعنی مناڵەکانی ژیان ئەتوانی تۆزێک سوودمەند بن لەو ڕاهێنان و سنتەرانە ئەمە ئەوە ئێمە خێزان ئێستا لە حاڵی ئێستاە خێزان لە ناجێژیرترین باری دەرونیایە باشە بۆ مناڵەکە ئێمە ئەڵێن مناڵ تێکەڵ بە کۆمەڵ دەکەینەوە بەڵام هاتووە خێزانەکەش بۆی مۆڵەتی دایکایەتیوە بۆین و ئەوش هاتووەتەوە ناو چواردیوار و لەگەڵ مناڵەکەیە مناڵەکەی سنتەری نییە مەجبور هەردووچیان لە ماڵ وەکو زیندانێکوان دایکێک لە دووە کۆنامێکی زۆر جوانی نووسی بوو ئەڵێ ئەوانەی قەتڵەکەن ئەوانەی پیاوە کوژن ئەوانەی نازانم مادەی هۆشبەرۆمانە بەم تاوانانە زیندانیە کرێن خۆشترین ژیانیان هەیە لە زیندانە مەلەوانگەیان هەیە کتێبخانیان هەیە شوێن یاریکردنیان هەیە یعنی خواردنی باشیان هەیە هەموو شتێکیان هەیە بەڵام ئێمە خۆ تاوانمان نەکردووە لە ماڵەکانی خۆمانە سزنی ئەبەدین کاک ئاراس ینی داوا بکەین ینی بۆ منە یەک سنتەر هەبێت لە هەر شارێکە بتوانێت ئەوەندە گەورە بێ هەموو تەواوی مناڵانی ئۆتیزم لەوێ کۆ بکرێتەوە ڕاهێنن کار بێنێت لە دەرەوە یاخود ئەوانی ئێرە باشتر و بنێنە دەرەوە فێر بکرێن بۆی بتوان مامەڵ لەگەڵ مناڵەکان شتێکی و نەقورسە حکومەت ناتوانێت بیکە یا هەر نایەوێ بیکە نایەوێ بیکە ئێستا لە هەموو سنووری پارێزگای سلێمانیە خۆ بجێکی ئەو نەشین بە قەزام ناحەکانیشەوە یەک سنتەری تایش لە ناوەندی شارە بەبڕین لە سلێمانیایە لە ڕانیەوە هەتاوەکو کەلار سنتەرێکی هینیتیانە ئۆتیزمیتیانە لە شارەکانی دیکەەوە داهاتن بۆ ئەو سنتەرە لە سێسایقەوە هاتن بەڵێ ڕۆژانە لە سێسایقەوە هێنا بۆ سلێمانیان بردو سێسایق بەڵام شارەکەی تو لە ڕانیەوە چی بێنێ بۆ سلێمانی دوای ئەوە ئێمە لەگەڵ ئەوە شار پێستمە پەروەردەی تایبەتە تۆ بڕیارێکت دەرکردو ئەڵی خوێندن بۆ هەمووان باشە بڕیارێکی جوانە خوێندن بۆ هەمووان ئەی بۆ ئێمە کەم لاڵ ئۆتیزمەکەمانە بینە قوتابخانە و بە هەزار بیان و لێمان وەرناگرن وەڵا ستافمان نییە وەڵا نازانم مامۆستای پەروەردەی تایبەتمان نیە کە وتی خوێنن بۆ هەمووان تۆ بە خاوەنپێداویستی تایبەتیش دەکرێتەوە کەوا بووە بێت تۆ بۆ سەنتەرەکانی خاوەنپێداویستی تایبەت لە قوتابخانە ئاساییەکانە ستاف هەبێ نیتە ستافیشن نییە ئەمەش ینی ئەمەش ینی کارێکی باش نییە حکومەتی کا بەرامبەر ئامارێکمان هەیە لە بەردەسا کە با بڵێن لە پارێزگای سلێمانی چەند مناڵیان چەند خانەوادە مناڵی ئۆتیزمیانەیە وەڵای ئاماری تەواو نییە ئێستا بەهۆی با بڵێن بەهۆی نەخۆشی کۆرۆناوە لیژنەکانیش ڕاگیراون ڕیژنەی تەشخیصەکان ئەوانیش ڕاگیراون نازانین چەند مناڵمان هەیە بەس بە حکمی ئەوەی کە ڕووەکەنە ئێمە و سەردانی ئێماکەن یا ئەچنە ڕێکخراوەکانی تر ئێمە لای ئێمە نزیکە 300 مناڵی ئۆتیزم بە شار و شارچکەکانەوە 300 زیاتریش تۆمارە لای ئێمە با بچینە لای با بڵێن ئەو مامۆستایانە یاخود ئەو ڕاهێنەرانی کە ئەو دایکە بەڕێزانن کە ڕاستەوخۆ ڕۆژانەیەوە مامەڵە لەگەڵ مناڵانی ئۆتیزمەکەن کێشۆگرفتەکانتان هەیە ینی ئەوە وەکو دایکێک توانم بڵێم هاوشێوەی مامۆستایەکیشتان لات تۆ لەگەڵ مناڵانی ئۆتیزم ئێوە کێشە معاناتان چییە پێویستان بە چییە لایانی پەیوەنددار ئەبێت چی بکە بۆی ماڵێک کەوا مناڵێکی ئۆتیزمی بتوانێت مەسەلەن تۆزێک ئاسایی مامەڵە لەگەڵ بارەدۆخەکەی بکە سپاسدانەکەم بۆ ئەم دەستەکە بۆ ئێمەتان ڕەخسان ئێمە بەڕاستی کێشە و معاناتمان زۆرە ئێمە نەوەک هەروەک مامۆستایەک تقریبا وەکو دکتۆرێکیشمان لێ هاتووە لەبەرەوەی کە ئێستا گەرێکێک مناڵێکی هەبێ ئێمە ئەزانین دەستنیشانی بکەین زانی ئۆتیزمەیان نە بەپێ ڕەفتارەکانی ئێمە کێشەمان زۆرە معاناتمان زۆرە لایانی پەیوەندیدار هەتا ئێستا ئاوری لێ نەیاوینێتەوە هەتا ئێستا هیچ شتێکیان بۆ مناڵی ئۆتیزم نەکردووە سنتەرێکی بچکۆلەیان لە سلێمانی دروست کردەوە لانێ هەمووتان سنتەرەکەتان بینی بێ من مناڵەکەی خۆم 3 مانگ لێ بدوای ئەوە وتیان گەورە بوو ئەبێ بیبیتەوە بۆ ماڵەوە ئایا من لە ماڵەوە چی لەگەڵ بکەم خۆ من ڕاهێنانم نەکردووە ڕاستە ئێستا بووم بە ڕاهێنەر بۆ خۆم لە ماڵەوە بەڵام من ئەو ڕاهێنەرم نەکردو کە بە پێویست بێ بۆ مناڵەکەم من لە ماڵەوە لەوانەیە نەتوانم لەوانەیە ئەم مناڵە زۆر بە قسەی من نەکا ئێستا تۆ دانیشە لەگەڵ یا لەوانەیە بۆ تۆ باشتر بێ بەڵام بۆ من نا لەبەرەوەی کە بەردەوام لەگەڵ منایە من ناتوانم ئەو ڕاهێنانەی دەرەوەی پێ بکەم ڕاستە لەگەڵ یان معاناتەکان من زیاتر ئەیزانم وەک لە مامۆستایەک لە دەرەوە بەڵام ناتوانم ئەو ڕاهێنانەی بەردەوام پێ بکەم جاری وایە لەبەر حاڵەتی دەرونی جاری وایە لەبەر کێشەی ماڵ و مناڵی ترش خۆ هەر ئەمە نییە لە ماڵەوە چەنەها کێشەمان هەیە لە ماڵەوە خێزانمان هەیە خۆ ئێمە ناکرێت بە تەنها دانیشین خەریکی ئەم بین ئەو ئێمە وامان لێ هاتو خۆمانمان لە بیر چێتەوە مناڵ و هاوسەر و خزمایەتی و دۆستایەتی و لە هەموو شتێدا بڕاوین یعنی بەهۆی ئەم مناڵانەوە کۆمەڵگەژ نایەوێت لەگەڵ یان نابین واتە کێشە و گرفتی با بڵێن لای کۆمەڵایەتی و
ئەمانەش دروستەوێت لە پاڵ هەموو ئەو بابەتی تەندروستی و ئانەشە بەڵێ کێشە زۆر دروست دەبێ ئێمە ناڵم تەنها ینی هەستەکەم خزمکە سوکاری لێمان دوورەکەوێتەوە لەبەرەوەی کە ئەم مناڵە ناتوانێت بەسەر خۆی ئازاڵ بێ تۆش لەوانەیە جاری وا هەیە خزمکە سوکار بەزەییان بە تۆیا بێتەوە نەک ئەوەی کە ڕخیان لە مناڵەکەی تۆ بێ حەز نەکەن ئەمەنە بینن لەوانەیە بەزەییان بە تۆیا بێتەوە کە ئەوەنە دیت و ئەڕۆی بەدوایە ڕائەکەی بەدوایە هەستەکەی ئەچی بۆ میوانی ئیسراحەت ناکەی ئەوان وەکو بەزەیە ئەنی لێ دوورەکەونەوە بۆی کە هاتو چۆن نەمێنێ ئیتر ئێمە یعنی بەڕاستی کێشەکانمان زۆر ئەگەر باسی لایانی پەیوەندیدار و باسی حکومت ئەەکەی حکومەتی بەناو حکومت من حکومت نبینم ئەڵێ حکومت باوکی میلەتە بەڵام ئەگەر باوکێک هەروە بێ نەبێ باشترا ئەگەر باوکێک دەست بەسەر ماڵ و مناڵەکەیان نەگرێ ئەگەر باوکێک کێشە و گیر و گرفتی مناڵەکانی چارەسەر نەکە ئەمە ئەبێ پێی بڵێن چ باوکێک ئیتر بەڕاستی ئێمە کێشەکانمان قەیران بەدوای قەیرانە قەیران بەدوای قەیران هەیە باشە قەیران هەیە بەڵام 8 ساڵ لەمەوە پێش قەیران نەبوو قەیرانیان بۆ دروست کردین ئەگینا نازانم من هەز بە هیچ قەیرانێک ناکەم لەم دوو ڕۆژەیە ئەندام پەرلەمانێک حەز ناکەم لێرەوە ناوی نە حیزبەکەی بەرم لە ناوی خۆشی بەرم داوای باسی ئەوەیە کرد هەر کەسێ ئامادە بێ موچەکەی بچێتە سەر بەغداد ئامادەیە خاکەکەی بفرۆشێ بەڵام ئێوە نەک خاک میلەتەکەشتان فرۆشت ئێمەتان هەمووی فرۆشتووە باسی خاکم بۆکەن من شەرمەکەم کە باسی حکومەت و خاک و کوردایەتی و ئەم شتانە ئەەکەم کوردایەتیی هەموو شتێکمان بەرچاو کەوتووە یعنی ئێمە کێشەکانمان ئەمەنە زۆرە بڕاتی داانێ نەتوانم ئەلم دەرفەتەکەمەیە باسی بچووکترین شتم باس کردووە زۆر باشە دێنەوەلات بە مایکەکە بگێتە لای توانین با بڵێن هەم مامۆستا و هەم ڕاهێنەرێک بەدە لەوەی کەوەکو دایکێکیش زۆر بەخێر بێن دەستخۆشیان بەرنامێتان لەکەم کە ئێمەتان لەم کاتێک قەیرانەیە بەسەر کردوانێک کێسە هیچ قەناتێک هیچ کەناڵێک نییە ئاور لە ئۆتیزمیش مامۆستا بەس مایکەکەت با نزیک بێ بۆی باشتر هیچ کەناڵێکیش نییە کە ئاور لە ئۆتیزم باتەوانێت کە من کاگاراز تەلەفۆنی بۆ کردم وتی شتێکی وایە بەرنمەیەکی چاپێککەوتنمان هەیە نازەش بێنە من وتم نازە نایەنم لەبەرەوەی کە دانانیشێت و هەڵسوکەوت و ئەم شتانەی زۆرە دوایوتم بەرنمەکە بەرنمەی نازەیە من بە نازەوە جوانم نازەش بە منەوە جوان بە پێچوانەوە با خەڵکیش معاناتی ئێوە بزانێ ڕەنگە ئێستا لە شاشەکەەوەی مەبین با بزانێەوە ڕۆژان لە چه بارەدۆخێکن و پێویستان بە چن و عەگ لە ڕۆژانە نە ئێمە بە دەقا بە سانیە لە مەشاکیلین معاناتمان زۆرە یعنی ئەوەی کە ئێمە هەمانە باوەڕەکەم هەموو خێزانەکانی کەوانێ مناڵی ئۆتیزمیان هەیە لە هەمان معاناتی ئێمێ من تەنیا بەس بۆ خۆم ناڵێم بۆ هەموو خێزانەکان ئەڵێم اینجا ئەو هاوکاریانش کە ئەکرێت بۆ هینی مناڵی ئۆتیزم چەنەها مناڵمان هەیە لە ساڵی 2004 و 5 جوانێ ناوەکانیان نووسراوە لە دایری کاروباری کۆمەڵایەتی تا ئێستا موچیان بۆ دابین نەکراوە ئەمە یەکێک لەوان چواردەوە تا ئێستا موچیان گەڕاستکە موچیان بۆ دابین بکرێت بەڵام ئایکەن هەر معاملات تشتان ڕاگیراوە ئێستا ینی لە کاروباری کۆمەڵاتی معاملات تشتان ڕاگیراوە ئەوەشیان بۆ ناکرێت جا من لە ڕێ ئەم کەناڵەوە داواکەم لە وەزیری کاروباری کۆمەڵایەتی ئەو کوێستانخانەی کە بە منی و تۆ بڕۆ بێت خۆپیشاندانەکە من پشگیرێتەکەم پشگیری مناڵانی ئۆتیزم و خاوەن پێداویستی تایبەت ئاوا بوو یا بە تەواوەتی موچەکانیان بڕاو پشتێ لێکردین پلە و پۆست ئەوە ئەهێنەیە خاوەن پێداویستی تایبەت لە بیر بکەی یا میلەتەکەت لە گیر بکەی تۆ هەر ئەو کەسە بووی کە ئێمە لە نووسنگەی پەرلەمان پشگیریمان کردی کە پشگیریمان کردی ئاوڕمان لێبەرەوە ئەگەر وەکو هیچیشیان بۆ ناکەیت ئەم هەموو شوقەی سەکەنیە کە دروست کراوە بۆ خێزانە کەم دەرامەتەکانمان من بۆ خۆم ناڵێ من داوای شتەکەم بۆ خێزانەکان بۆ خێزانەکەم دەرامەتەکانمان کە بۆ بە مشکیلە لە بینیانە دایک و باوکەکان لە یەکجیا ئەبنەوە شیرازەی خێزانەکان تێکەچێ زۆر خێزانمان هەیە ئەوروپا هەڵەبژێریە ئەچنە ناو ئاوی ئیجۆم ڕێگەی مەرگە کە ئەڵێ ئێمە سەروەتی دنیامان هەبوو هەموویمان لە ناو برد ئەی کە هەموویتان لە ناو برد بۆچی ئەڵێ بەس بۆ ئەوەی کە بچمە ئەوروپا لەوێ معاناتی من تێ ئەگەن چییە ئەزانن چۆن مناڵەکەم پەروەردە بکەن چۆن لە خۆم تێ ئەگەن ئەزانی بەبوونی خۆت بەڵام لێرە نەبوونی ساغەکان هەیە نەبوونی نوقسانەکان هەیە باوەڕ ناکەم ئێمە بە پلە پێنجش دانرابی لەناو کۆمەڵگەکەمانە زۆر باشە زۆر باشە سەرێکی دیکە بکەم ئەمێ زۆر گرنگە بەلامەوە دەوترێت زۆر جار ئەمانە پێویستیان بە جگەلەوەی کە جوڵە و ئەویان هەیە بەڵام مێشکیان بۆ شێوازێکە کە زۆر پێویستیان بە خۆشەویستی و عاتف و سۆزێ ئەمە تا چەند ڕاستە ئەوە کە بینی زۆر ئەوە ڕاستە لە
ئەو خۆشەویستیە زۆر ڕاستە ئێستا من ئەمە بەبست لە من دوور ناکەوێتەوانێ هەر لەگەڵ توی دار هەر لەگەڵ منایە زیاترینی وەخت کۆرۆنام گرت بوو لە قاتی سەر و من کەرەنتی کرابووم ئەم کچە لەگەڵ خۆما بوو نەشی گرت کە ئەڵێن کۆرۆنا نەق لەگەڵ لە شخصێکە بۆ شخصێکی تر ئەوە ئەساسی نییە چونکو ئەمە دەمی خستە ناو دەممەوانێ من ماسکەکە بە دەمەوە بوو ئەم نەیگرت ئەی بۆ نەیگرت یعنی ئەم شتانەی کە ئەمدی ئایانەی کە بۆ کۆرۆنا دای ئەنێن ئەساسی نییە من ئەوانە بەرپەرچەیەمەوە هەر هەمووی زۆر باشە حاجی با لە کاگەراز بەس لە سەبارەت بە معانەتەکان یعنی لەم قۆناغەیە وەکو ئاماژەتان پێکرد ساڵی 2012 کە 11 ئیتر توانە بڵێم گەرمەی پارێزۆریانی هیچ ناکرا لە هەر شارێک بینایەک دروستکرێ بە کۆمەڵێک تایبەتمەندی جیاواز مناڵەکان بتوان بە ئەسوودەی لێ ڕێنمایی بکەن بۆ ئێستاکە یعنی وەکو باسمان کرد حاڵەتی ئۆتیزم حاڵەتێکی تەواریە یعنی پێویست بە چاوەڕێکردن و ئەمڕۆ سبەی ناکە هەموو لە حزەیەک پێویستە مەسەلەن مامەڵیان لەگەڵ بکرێن داواکاریتان چێ پێویستە کێ بێت بەدەمەوە یعنی ئەو ئەرکی کێ ینی بوو ئەو لایەنانەی ئیهمالن و بۆم شێوەیە یعنی کێ بەرپرسیارە لەم بارەدۆخەی با بڵێن ئیهمالکردنی لایانی ئۆتیزم خۆی بە دەرەجە یەکەم ئەنجومەنی وەزیران تاوانبارە سەرۆکی ئەنجومەنی وەزیران تاوانبارە چونکە ئێمە هەرچی داواکاریمان کردووە وەزیر لە دوای وەزیر هەر لە ئاسۆسخانەوە هەتاوەکو کوێستانخان هەموو داواکاریەکانمان لە وەزارەت هەیە باشە ئاخر قسەی کوێستانخان ئەڵێ هەموو شتێکم تەواو کردووە هەموو فعلا ساڵی پار یاسا مافی امتیازاتی کەمەندامانمان لە هەولێر هەموار کردوانێ چووە بۆ وەزارەت هەموو شتێکی گەڵاڵە کردووە لە پەرلەمانە بردیانە پەرلەمان بەداخەوە 6/12/2019 کۆبنەوەیان لەسەر کرد دوو ئەندام پەرلەمان هاتنە سەر قسە ئەندام پەرلەمانێکی کۆمەڵ ئەندام پەرلەمانێکی نەوەی نوێ بەس ئەم دوانە لە کۆی سەوق ئەوە 11 ئەندام پەرلەمان دوو ئەندام پەرلەمان قسەی لەسەر کرد یەکسەر هیچیشیان نەکرد هەستا ناتنە دەروتیان پشووی نازانم وەرزیە چییە ئەوەی نەکەیان بوو ئەم یاسا ناچێتە پەرلەمان من لێرەوە داوا لە پەرلەمانتارەکانەکەم ویژدانیان بجوڵەنن بەرامبەر بە خاوەن پێداویستی تایبەت بە کێشەیەکی خەڵکە چۆن خەمیانە موچە و نەوت و ئەوانە بۆ خەڵک دابین کە بەڕاستی مەش کێشەیە بۆ خێزانەکان کێشێکی زۆر گەورەیە ینی بەڕاستی هەروەکو باسمان کرد باری دەرونی خێزان تەواو ناجێگیرە خێزان هەڵۆشایەوە خێزان کۆجەکات من بازیاتر نەچمە سەر ئەو مۆزوع حاجی دەستی خۆش بە زۆر باسی ئەو شتانەی کرد لەبەرەوە لێرە داوا لە ئەندام پەرلەمانەکانەکەی ویژدانتان بجوڵێنن ئەوەی کە لە وەزارەت دێتە بەردەستان مافێکی خۆمانە حەقێکی ئەو مناڵانەیە جێبەجێ بکەن و ئەو بەڵێنانی کە حکومەت دیاوێتی ئەو یاسانی کە حکومەت خۆی دەری کردووە خۆ قسەی ئێمە نییە قسەی خۆیانە جێبەجێ بکەن پەیڕێی بکەن بۆی خێزان تۆزێک باریشانی سووک ببێ خێزان بتوانێت بچێتەوە ناو کۆمەڵگە دوایەوە بڕیارێکتان دەرکردووە لیژنەیەک دروست بکەن لە کۆمەڵە ڕێکخراوە ئۆتیزمەکان لەگەڵ کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی تەندروستی و هین پەروەردە باشە کووە ئەوەتان بۆ نەکرد ئەوەشیان نەکردووە یعنی ئەمە من نازانم من لەوە چە بە سەرخۆشی قسە بکەم شەو بڕیار بن و بانی پەشیمان بنەوە ئەمە هینەکانیان دوایەوە خۆ هەر کێشەی ئۆتیزم نییە ئێمە بەڕاستی ئەمە کاتی خۆی کێشەی داونیش ئێمە ویسمان داونەکان تەبەنیکەین بەڵامی تر نەکرا لەگەڵ ئۆتیزمان دەمجیانکەین ئەو کارێکن هەتا بۆ خۆیان ڕێکخراوی دروستەکەن داونەکانیش لای وەکو ئێمە ئەوانی شەر داماون ئەوانش مستحقن ئەوانیش شەر لە دەماغ بە هەمان شێوە ینی ئەوانیش پێویستە ئیشتیان بۆ بکرێت کاریان بۆ بکرێت ئەوانیش بە هەمان شێوی هیچیان بۆ نەکراوە ینی من بەسەراحە دەڵێم هەر کارە ساتێک بەسەر خێزانی توژبانی ئۆتیزما بێت ئۆباڵەکەی لە ملی حکومەتە حکومەت دەرپرسە هەرچیەکمان بەسەر بێت حکومەت دەرپرسە نانە بڕیوە ئاوە بڕیوە ئێمە تۆ ئەڵێ مۆڵەتی دایکایەتی زۆر شتێکی باشە بۆ ئیت باشە مۆڵەتی دایکایەتی سەرسەر و سەرچاو بەڵام مۆڵەتی دایکاتی تۆ کاتێکە ببێتێ کە مناڵەکەش لە سەرتەرەکەیا بێ موچەی لێ نەبڕی تۆ خۆ بڕیارە دەرکردووە خۆ هێنە دەرکردووە فەرموو ئەڵێ ئەمە بۆ یەک کەس باشە مۆڵەت بە موچەی تەواو لەگەڵ دەرماڵە چەسپاوەکانی پێ بدرێت هەروەها مافی سەرموچە و بەرزکردنەوە و
هەموو مافێکی دیکەی هەیە کە مستحقێتی وەک هاوچەشنانی لە فەرمانبەران بۆ چاودێریکردنی یەک کەمەندام باشە ئەمە نابێت تۆ هیچی لێ ببڕیت بەڵام ئەم یەکسەر کە ئەچی مۆڵەتەکەکەی پێشەوەی مۆڵەتەکە ببێنێ جارە دەرماڵەکانە لێ بڕ ئەمە ئەوەیان اینجا سەرباری ئەوژە بێ موچەیەکی کەی هەبێ باشە لە کەمترین ڕێژەی فەرمانبەرێک ئێوە وەکو سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی ئۆتیزم لەگەڵ هاوکارەکانتان لەگەڵ کەسانی دیکە کارتان کردو کە ئەم یاسایانە جێبەجێ بێت ئەم بڕیاە جێبەجێ بێت بەڵێ وەڵامیان چی بووە من ئێمە ئەم یاسایە کە ساڵی 2011 دەرچووە کە کوێستانخان هات هەموو ڕێکخراوە کەمەندامیەکان وتیان ئەم یاسایە هەڵی تایە و هینی تایە بێ هەموار بکرێتەوە ئەوشتی بەسەر فەرموەرم بۆ هەولێر خۆتان دانیش چی ئەنووسن خۆتان یاساکە چ شتێکی خراپی تایە لێ لابەر ڕۆشتن ئێوە هەموو چوینە هەولێر بەڵێ پار بوو ساڵی پار هەموو چوینە هەولێر هیچ بەڵێنێکی هەموو وتی من بەڵێنەکەی ئەو چییە بەڵێنەکەی ئەو تەواو ئەم هەموو یاساکە گەڵاڵا ئەکرێتوە چێتە پەرلەمان ئەو کاری خۆی کردووە داینی وەزارەت کاری خۆی کردووە ئەچێتە پەرلەمان ئێمە هینمان هەیە با بڵێن گروپێکمان هەیە لە ویزگەی کەمەندامان مامۆستا هەجەرە سەرپەرشتیەکات ئەوش هەوریاوە ئەوش کاری کردو ئەوش ئیشی بەڵام ئەنجومەنی وەزیران بەڵێ بەڵام ئەکۆتاییە ئەچێتەوە بۆ چۆ ئەچێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران لەوێ ئەمرێت زۆر باشە زۆر باش ئەیخەنە تابوتێکەوە بۆمانە نێرەوە دانیار بە لە چینۆ لای حاجی باس لە مناڵانی ئۆتیزم بەدەر لە گەشە و لە کۆمەڵێک گرفت کێشەی قسەکردن یعنی وە تێگەیشتن هیچ ڕێنمایەک وەکو دایکێک بە ئەزمموی خۆتان بە خوێندنەوەی دەرەکی خۆتان توانیتانە مامەڵەکەیانی کێش گرفتەکان چین لە فێرکردنیان لە قسەکردن لە تێگەیشتن بەپێ هەستوکەوتی ڕۆژانەی گەرمایکەکە نزیک بێت بەپێ هەستوکەوتی ڕۆژانە کە من ئەوە 22 ساڵە ئەو مناڵە بەخێوەکەم تەمەنی 22 تەمەنی 22 ساڵە ئێستا ئەتوانم هەر بجوڵێتەوە بە چاو سەیرم کە ئەزانم چی داواکە بەس بە چاو ئەوە ئێستا داوای مەزبەحەکە کاڵێ پەپە ئاو یعنی مەزبەح کاڵێ ئەمی یعنی حەزی لێ ئەچێتە مەزبەحەوە واتە زمانێکی تایبەتتان لە نێوان خۆتانە یان مەسەلەن ناکرێ یاخود ئەکرێت بۆ نمونە مناڵێکی ئۆتیزم بە چۆن ئێمە قساکەین بتوانێت فێر بکرێت یاخود ڕاینانی پێکرێت یا بیرێچێتەوە بیرچوونەوەیان نییە ئەو قسەی کە بۆ یەکەی ئەتوانێت تی ئەگا تێگەیشتنیان زۆر باشە بیرچوونەوەشیان نییە بەس هەر مناڵە و جۆرێکە تێگەیشتنی هەموو مناڵەکان لە ئەستێکان نییە ئێستا تێگەیشتنی نازە تۆ کە قساکە ئەم تێگە ئەزانێ باسی چێکەی بەس ناتوانێت دەری بڕێ کێشەی دەربڕینی هەیە کێشەی دەربڕینی هەیە ناتوانێت دەری بڕێ ئیتر بە ئیشارەت بێساوڵێوە لێمەیەن کە ئەوا کات یعنی لێمەیەن بڵێ پێ بڵێ کەس لێو نایە لێرە لێرە کەس لێو نایە ئەڵێ ئێشیە ئەڵێ سەرم ئێشیە ئەوە پێرێ بوو کە شتم قاچی خزا سەری بەر دیوارەکە کەوت ئێستا ئەڵێ ئێشێت ئێستا ئەڵێ ئێشێت خات دەمەوێت لای بەڕێزە دەمەوێت بە دروستی بۆمان باسکی کە بەیانیان هەڵدەستن تاوەکو دەخەون ئێوە چۆن چۆنیە کاری ڕۆژانەتان لەگەڵیانە تا چەند ماندوو دەبن لەگەڵیاندا وڵا ئەمانە خۆیان هەر وابزانم زۆربەی زۆریان کەم خەون بەڵێ ینی زۆر بەگرانە خەون من جاران عیلاجمە نابێت بەتەنیاش بخەون لە ژوورێکە بەتەنیا ناخەون نازانم ئی من وایە ژوورم بۆ جیا کردوێتەوە سیسەمم بۆ داناوە بەتەنیا ناخەوێ لە ژێر بەتانی کەشە بەجیان ناخەوێ ئیلا ئەبێ بێتە ژێر بەتانیەکەی منەوە دەست ئەبێ ئەم دەستەی بۆ ڕاخەم ئەم دەستەشی پیاە حتا بەیانی بەم شێوەیە ئەخەوێ ئیتر زۆر قورسە تا ئەیخەوێنی یعنی جاری وا هەیە وام لێیە بەم زستانە بەم سەرمایە سەر و لەشی بۆ بشۆم بیکەمە بەر ئاگرەکە بۆی گەرمدا بێ هەکە گەرم بوویتەوە خەوێت زۆربەی کات وام لێت ئەڵەم بەشکم بخەوێ زۆر خۆت خەوت لێک زۆر کات ئەو منی خەوانوە زۆر کات ئەو منی خەوانەوە خۆی کە خەبەرم بۆ تۆ لەو ناوە نەماوە دەستی بەتاڵ بێ خەریکی کەتنانەوەیە هەر دەستی بەتاڵ بێ ئەچێ ئەگەڕێ بۆشت وەک حاجیتی من وتی ئەمان شتیان بیر ناچێتەوە بۆ نمونە من علاگەیشتی بۆ هێنمەوە بیخوات یعنی کون بەکوونی ئەو ماڵە شارەزا بووە ئەزانە لەکوێ ئەی شارمەوە تاکی کەوانتەرەکە گەڕێ ئەم تاکیان نەبوو تاکەکەی تر کەوانتەرەکە هەموویە گەڕێ ئەچێ بۆ کەنتۆری نوێنەکە یعنی ئەزانە شوێنەکانی هەمووشی تێکەیە تا ئەیدۆزێت هەر هەمووی ئەگەڕێ تا ئەیدۆزێتەوە واز ناهێنێ لەگەڵ دەستی بەتاڵ بوو ئەم مناڵە بەردەوام ئەبێ موبایلی پێبێ یان بە شتێکەوە مەشغوڵ بە زیاتر موبایل بەکارێکن ئەمەی من زیاتر سەری کەناڵ عەربیەکانە کاتی ڕۆژەنە کرامی سەیری ئەوە تەکنۆلۆژیا با بڵێن
چەند بۆ هەنێک لە بەشەکانی مناڵزیانیە باشە یانێ کرێ مناڵانی ئۆتیزمی پێسەر قاڵ بکرێت خۆی زۆر ڕاستە زۆر خراپە بۆ مناڵی ئاسایش نەک بۆ ئەمانە خراپە چکە تەرکیزی ئەڕوا بۆ لای ئەو هیچ ئاگای لە دەوروبەر نامێنێ بۆ ئەمان هەر زۆر خراپترە بەڵام ئەی چی بکەین بەتابێت کەناڵی تیوروزەنە بەڵێ کەناڵێکە مدیری کەناڵەکەی خۆی اعترافی کردو لە میسرە ئەڵێ ئێمە ئەم کەناڵەمان دروست کرد بۆی مناڵ دڵخۆشکەین بەڵام مناڵمان تووشی ئۆتیزم بەڵێ ئەوە زۆر خراپە چکە لە یەک دقا ئەو ئەگەر متابعی بکەین لە یەک دقا نزیکەی نازانم چەند سە حرەکە لە یەک لە ماوەی یەک ساعت چەند سە حرەکەی تایە ئەم مناڵە تەرکیزی لەسەر ئەم حرەکانەیە دوایەوە کەناڵە بە عەرەبی قساکە ئەم مناڵە 3 ساڵ و 2 ساڵ و 3 ساڵە تۆ دایانی لە بەردەمی ئەو شاشیا بۆ کردوانە و کوردەکەی بیرەچێتەوە ئەوەی کە تۆ فێرە کردو بیر بە سەعات بە 2 ساعات لە بەردەمی دایانی ئەوە خراپە زۆر خەتەر ئێستا مناڵە مەگەر فێری قسە بێ لەوانە بە عەرەبی قسە بکە چکە سەیری یەک کەناڵی کوردی ناکە لە مۆبایلەکەشا کوردیشی بۆ دابەزێنە سەیری ناکە سەیری ناکە بە سەیری عەرەبیەکەکە ئیتر بۆ کە باسی ئەوەت کرد کە چۆن معاملەی لەگەڵەکەی هەڵەستێ لە خەو لە پێش منە هەڵەستێ لە خەو من بەیانی هەڵەستم بۆ نوێژ بە دزە ئەڕۆمە دەر لە جێگاکە ئەو بەدوامەوەیە بە کاتی بەیانی زوو کاتی بەیانی زوو هەر کاتێ چاوی کردەوە ناتوانێت بخەوێتەوە ئیتر مستحیلە ئەگەر زۆربەی بەیانە نوێژەکەم لە ترسی ئەو بۆ نەکراوە وتمە با هەڵەستێ لە خەو یعنی بەم بەیانە زوو هەستێکی بکە هیچ کارێک نییە خۆی پێوە سەرقاڵکە ڕاستەکە ئەم کەناڵی تیورجەنێ لە کاتێکا باشە و لە کاتێکا زۆریش خراپە باشەکەی چییە پێوەی سەرقاڵە بێ هیچ شتێکی تر نییە پێوەی سەرقاڵ بێ ئەم مناڵە قسە نازانێت ئەم مناڵە تێکەڵ ئەم مناڵە قسە لەگەڵ مناڵی کە یاری ناکە بەڵام خۆی بەم موبایلەوە لەگەڵ موبایلەکە یا قساکە ئیتر کێشەیان زۆرە هەتاوەکو یعنی ئەمە بەیانەکە هەڵەستین لە خەو هەتاو کاتێک کە ئەخەوینەوە هەر ئەبێ چاودێرین بەسەریانەوە نەکەوێتە خوارد خۆی نەسووتێنێ شتێ بەسەر خۆیان چاودێر و چاو بە فرمێسن بن ئیتر هەردووکیانە ئیتر بەردەوام ئێمە ئەبێ ئاگامان لێ بێ شوێنێکە بۆ ناکرێت ئێستا من ئەگەر بچم بۆ شوێنەکە بێ بچم لای کچە گەورەکەم داینم ئەبێ بیبم لە ماڵی ئەوان تەکسێک بگرم بچم لای ئەو داینە پنج خۆم بچم کاروبارەکان بکەم ینی کێشەیان زۆرە خات و چیمان ئێوە چی ئەوە ماوەڵەتان چۆنە ڕۆژانە تووڕەبوونیان هەیە ئەمانە تووڕە دەبن تووڕەبوونیان زیاد لە حەدە ئەوە نەرمیخان خۆی چەند شتێکی وت بێگومان ئەو سیفاتانێک کە لە کچەکەی ئەوە مەوجود بوو لەوەی منیشان مەوجودە یعنی توانین بڵێم گشتیە بابەتەکە بۆ هەموو ماڵێکی ئۆتیزم بەس پلەیان هەیە مام ناوەندە پلیان هەیە زۆرە ئێستا پلەی کچەکەی من لەی هەموو ئۆتیزمەکان زیاترە ڕێژەکان کە تەشخیص کردبوو لە 120 بوو ئەم لە هەمویان تووڕەترە لە هەمویان زیاتر شتەشکێنێ زەرر لە حیاتی خۆی ئەیە دەست و گیانی خۆی برینار ئەکات ئێستا بێدەنگ و هادەئە ئەوە ئێستا حەمامیە باسی و چاکەتەشە کردوتێ ئەو قەمسەڵەیەش بەوە هاتی بۆ بەم کراسەش کەواتە حاجیشی من دەمەوێت بەڕێستان بەحکومی ڕەنگە لەگەڵ خانەوادەیەکی بەڕێزی کە ڕەنگە ئاستی ڕۆشنبیری لاواز بێ مناڵێکی ئۆتیزمیشیە بێ لە شوێنێکی دوورە دەست بێ ڕەنگە نەزانێت چۆن مامەڵە بکە سنتەرەکانی ڕێنمایی وەکو دایکێک بۆ دایکێکی ئۆتیزم کە ڕەنگە ئێستا گوێ لە تۆ بێت لە بەڕێستان بێت کە ئێوە ڕەنگە 20 ساڵ ئەزمونت هەیە وەکو مامۆستا وەکو دایک وەکو ڕاهێنەرێک وە لە ژیانی تایبەتی خۆت با بڵێن ئاستی خوێنەواری توانت باشتر ڕێنمایی چیە چۆن مامەڵە بکەن لە ڕێنمایی بۆ دایک و باوکانی کە مناڵی ئۆتیزمانەیە هەتا لەسەر خۆ بەسە بربن کەمە چونکو ئێستا مناڵی ئۆتیزم هەیە لە ناحەی ڕانیا قەڵات زێ لەو ناوە ئێمە کە من ئەندامی کۆمەڵەکەشم لەگەڵ ئەوەش کە دایکی مناڵێکی ئۆتیزم لەگەڵ کاگارازە ئەو لە کۆمەڵەکە ئەندامم هینەکەین ڕێنماییان ئەینێ جاری وایە مناڵەکانە بە زنجیر بەستۆتەوە مناڵی خراپتری بکە نە ئەو سەبرەی کە ئێمە بەکارهێنین ئەو سەبرەی نییە یان عیلاجیان نیە من عیلاجیشی بۆ بەکارێنم هەموو مانگێک عیلاجەکانی لە خەسخانە هادی ئێنەکاتەوانێ پزیشکی پسپۆر بۆی نووسیوە بەڵێ نانە پزیشکی پسپۆر بۆی ئەنووسێت کەەوە عیلاجانە بەکاربێنێ هەتا وەختێک بوو نەبوو لە بازار ئەمانکڕی زۆر نرخەکەی گران بوو ئێستا کە ئاوا موچە نییە لە خەسخانە بە جاروای بە 2 جار عیلاجەکانی وەرەگرم بڵێن ڕۆژێک ئەو نەوعیان هەیە ڕۆژێکیان نەوعەکەی تریان هەیە بەدایکی مناڵێکی ترمان هەیە دانیاری ناوە ئەویش زۆر یعنی عەسەبیە شتەشکێنێت هەر ئاوە بۆستە شتەشکێنێت ئەو هەر دانیشتنیشی نییە دانیشتنی نییە پێی ئەڵێم بەدایکەکەی ئەڵەم سەبرێ بێ ئەوەی کە ئەو داوایەکات تۆ بیێرێ بزانێت چیتری ئەوێ یان مقابلەکەی حەزی لە چ شتێکە لێ بگرە بڵێ دابنیشە و شتت ئێمە ئەبێ بە مقابل لەگەڵ مناڵەکەیە ئیش بکەیت
لەگەڵ ئەمانشدا ڕێنمایەکی بۆ دایکانی کە زۆر جا مناڵەکەی تۆزێک ئەجوولیەکە هاریەکە ناشکرایانی ئەبێ شکرانە بژێری خوا بکە وانە بێگومان من ئێستا کەوتیان بۆ بەرنامەکە نازەبێنن دوایتم نایبم دوایتم بۆچی نەیبم من شانازیەکەم مناڵێکی ئۆتیزمم هەیە داوا لەو دایک و باوکانەکەم مناڵەکانیان نەشارنەوانێ بیهێنە دەرەوانێ با خۆشیان بزانن کە معاناتی لەگەڵ دایک و کەسوکارێکی ترا تێکەڵ بن بزانە مناڵی ئۆتیزم ئەو دایکە چۆن ڕفتار لەگەڵ مناڵەکەیەکە ئەویش ئاوا بیکات هەتا لەسەر خۆبیت بە مقابل ناڵێم بە مقابل ئیشی لەگەڵ کێسە منم قەمسەڵێم لێ شاردۆتەوە 1 ساڵی ڕێکە ئەمڕۆ کەوتم بۆ ئێرە بۆی کە دا بنیشێت یامێ ئێستا ئەڵێم لێت ئەسێنمەوە ئەڵێن یەکسەر خۆی بکاتەوانێ تۆ ڕێکارێکت دۆزێتەوە بیتیان دڵی ئەبێ ئەو دایکانش ئەو ڕێکارە بدۆزنەوانێ ئەو ڕێکارە بدۆزنەوە بۆ مناڵەکانیان مەسەڵەن حەزی لە دەفتەرێکە دەفتەرەکەی مەیری بڵێ دانیشە نانەکەت بخۆ یا جلەکەت لەبەرکە من دەفتەرەکەت هەیەمێ ئەبێ بەرامبەرەکەی بە دایکانەی تریش کە مناڵەکانیان تۆزە ئەجوولیەکە سەبریان هەبێ بە سەبرکردن هەموو شتێک هی نەبێ باش لە چ کاتێکە ینی ئەکە ئاگاتان لێ نەبێت شتەشکێن تەلەڤیزیۆنشکێنن کۆمەڵە شتەشکێن ینی لە یەک چاوتروکانە ئەی هەوە یەک چاوتروکاننی بەسە یعنی تۆ ناتوانیت سەیترە بکەی بەسەریا کاتێک زانی شکێنەراوە زۆر باشە من دەمەوێت لە خاتوو مەریەم هەڵەن ناوەکەم بە نەرمین خاتم نەرمین وەکو هاوکاریشم وتی پێم خۆشە لێرەوە ئەو دایکانەی کە مناڵەکانیان ئۆتیزمین و ساغ و سەلامەتن لە ماڵەوە ڕۆژانە دوعایان لێکن و یان باش پەروەردەیان ناکەن و لە کۆتاییشا لە کۆمەلگا دەبنە زیان بۆ خۆیان یعنی چیت بۆوان هەیە من پێم خۆش زۆر پێم خۆشەکەوان ئێسێەوە ببینن ڕەنگە هەر لە شاشەکەەوە سێریەمە بکەن هەز بە مانوبوونێ بکەن کێوە لە بەیانیەوە تا ئێوارە و تا ئەخەون لەم حاڵەتەیان وەڵام من بەدەر لەم بەرنامێش بەو دایکانە وتووە تخوا زۆر ڕێز لە مناڵەکانتان بگرن کە ساغن چونکە دوور بێ ئەگەر شەلل دەماغ بووە لە ئەرزا بووە یان وەک ئەمانەی ئێمە ئۆتیزم بووە و هەر بەردەوام ڕات کردایە بە دوایە ئەو کاتە چی دەکرد ئێستا دانیشن شکوری خوا بکەن سوژدەی شکور بەرن بۆ خوا کە خوای گەورە بەو شێوەیە تاقی نەکەن خۆ ئێمە شکرین بە بەشی خوا کە خوا لەوانەیە خۆشەویستی خوا بین کە خوا ئەم تاقیکردنەوەی بەسەراهێناوی بەڵام من دایم بۆ کەسە نزیکەکانی خۆمەڵم تخوا عەزیەتی مناڵەکانتان مێن تخوا لێیان مێن لەبەرەوەی کە دوور بێ خوایە بەزلەیەکی تۆ لەوانەیە ئەو مناڵە تووشی خەلەلێکی مێشک ببێ چکە زۆر شتی وا هەبووە دایم پێیان ئەڵێم سوپاسی خوا بکەن کە مناڵەکانتان لەخوا بەزیا بێ بۆ خۆیان شتەکانی خۆیان چارەسەرەکەن بۆ نمونە ئێستا من 12 ساڵ ئێستا لە مەکتەب نییە کە مناڵە بینم ئەچێ بۆ مەکتەب گریانم بۆ یەت کە مناڵە بینم لە دەرەوە یاریە کاکەتێکەڵ بە هاوڕەکان نیە بێ من 100 جار ئەڵم دایکە بمرێت 100 جار ئەڵم خۆزگە بمردمەوە بەس ئەم حاڵەتەم نەبینیایە لەبەرەوەی کە هەستەکەم بەزەیم پیاەتەوە لەبەر چی لەبەرەوەی کە ناتوانێت قسە بکە ناتوانێت تێکەڵ بە مناڵ ببێ ناتوانێت بچێتە مەکتەب ناتوانێت بچێت بۆ دوکان شتێک بکڕێ یعنی ئەمانە هەمووی کێشێدایم بۆ دایکڵی لە کۆڵانە یاریشتی لەگەڵاکە نەچێتە دەرەوە ئەچێت من جاریوە هەیە ئەچم خۆم لەگەڵ یادانیشم بانگی مناڵەکەم ئەڵم بەشتم فێر ببێ بەڵام فێر نابێت ئەم تێکەڵ نابێت ئەگەنم مناڵی دراوسێمان هەیە ئێستا یەنە لای یاری لەگەڵەکەن ئەم بەتەنیا بۆ خۆی دانیشە خەریکی مۆبایلەکەیەتی یان بەتەنیاشتی کێشەکانی زۆر باشە با من هەر لەسەر و بابەتە لەگەڵ کاگاراز مۆزوعی پەروەردەکە دایکان ڕۆڵی خۆیان بەجێگەێنن لە ماڵەوە هیلاگە بن زیان لە پێویست بەڵام مناڵەکان گەورە دەبن مەسەڵەن لە مناڵێکی 6 ساڵەوە کە چۆن لە دێتێتە قوتابخانە پێویستی بە پەروەردەیە ینی فێرکردنی ئەمان ڕێکارەکانی فێرکردنی زمان خوێندن نووسین یاخود ئەو ڕاهێنانانە دیسانەوە دەبێت سنتەرێکی کامل هەبێت یان با بڵێن تەواو بتوانە مەکەن یان دیسان پێویست بە سنتەرە و دەبێت حکومت ئەمانە دابین کات چکە تەواو لە ماڵەوە هەر ئەو دەکرێت ئەو مناڵی کە لە سەرەتاوە تەشخیص دەکرێن بەس لە 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵەوە بە ئۆتیزم ئەوە بێگومانەوە پێویستی بە ڕاهێنان هەیە پێویستی بە سەرەتا سەرەتا ئەو دایک و باوکە تووشی شۆگە بن باقی هیچ ئۆتیزم نازانن ئۆتیزم چیە تازە بیستوێتی مناڵەکەی ئۆتیزمە ئەبێ ئەمانە پەنابەرنە بەر سەنتەر لەوێ هاوکاریان بکە لەوێ مامۆستای تایبەتیان هەبێ بۆ ڕاهێنان مامۆستایان هەبێ بۆ نوتق بۆ زمان چۆن فێری زمانیانەکەن فێری زمانە بن مناڵانی ئۆتیزم هەبێ ئەنی هەبووە بەڵێ هەبووە یعنی ئێستا بۆ نمونە من کوڕەکەی خۆم تا 10 ساڵیش قسەی نەکردووە هەریقی ژان وەریم لە 10 ساڵی وردە
والله هەر بۆ خۆشی باسی شوێکم تم خخوای بیکەوە خاتی گەورەی خۆ زمانی بکرێت و جوێنیشم پێ باقی ناکە وڵی بە جوێن زمانی پژە بە جوێن زمانی پژاتەوە زەمە هەمووی چی وتراوەمی خەزن کردوێتن لە پڕ دەری بڕ یاعین لە 10 ساڵیە کەوتە قسەکردن مناڵی ترمانەیە لە 12 ساڵی 13 ساڵی 14 ساڵی لە ئێتە وردە و شعڵی ئەەکەوتە قسەکردن هی نەکرێ ئەمانە پێویستیان بە ڕاهێنان هەیە سنتەرەکان ئەو ڕاهێنانە چین کە پێشکەشیان دەکرێت ئەو ڕاهێنانانی کە لە سنتەرەکانە پێشکەشیان ئەەکەن یەکەم شت فێربوونی ڕەنگەکانە فێریانەکەن هەنگێک جار پیاڵاو چۆن لە پێ بکەن خۆ نازان خۆیان پێڵاو لە پێ بکەن ئێستاش ئەوەی من ئەگەر خۆم بۆ ڕاز نەکەم وەر تاکە و تاک لە پێەکە ئەمری 23 ساڵە هەر حەزی لە تاکە و تاکەکەیە فێری خۆگۆڕین فێری یعنی کۆمەڵی ڕەنگەکان و فێری وشە و فێری مەسەلەن میوەکان و گیانلەبەرەکان و ئەو شتانیانەکەن زیاتر بۆ ئەوانش باشە کە با بڵێن وردە و کەمکەم و شاڵێن یا گرتنی قەڵەم یا فێری هەنگێک خەت و خطوط و ئەو شتانیانەکەن بەس ئەمانە چیان ئەیکا ئەمانە زیاتر و مناڵانە ئەیکا کە وەزعیان با بڵێن هێواشە یا تا ڕادەیەک مامناوەندە ئەجنا لە ئاز بەرزەکانە ئەمانیان بۆ ناکرێت یعنی ئەمە لە سنتەرا بینی ومانە لە پەروەردەی تایبەتیش بە ئەمان شوێ بینی وانە مناڵەکە جوڵی زۆر بۆ دانە نیشتوی نەکردن ئەتوانە بەدای باوکوکیا دایکیا بیبەرەوە ئەمە ئێمە ناتوانین ئێمە هاوکاریە مناڵە بکەین و لەگەڵا بەردەوامی زۆر باشکە گەڕاز دەمێ بە کورتی زۆر کاتمان نەماوە لە ئێستادا چارەسەرکردنی کێشەی ئەم نەخۆشانە لە دەستی کێدایە ئێوە چیتان پێ دەکرێت کە بتوانن کێشەکانیان چارەسەر بکەن بتوانن هیچ ناموچەیەکیشیان بۆ دابین بکرێت هەر جێگەی خۆیەتی بەڵێ ئێمە داوای موچەکانیان کردووە کە بە پێ بڕیاری خۆیان 16,000 دەست پێکات تا 250,000 توژوانی ئۆتیزم پێویستە ببنە خاوەنی 250,000 چونکە ڕێژەکان بەرزە ئەمە کە تا ئێستا نیان کردووە لە هەموو سنووری پارێزگای سلێمانیا 72 ملیۆن سوودمەندە لە هاوکاریکە وەرێگرێت 150,000ەکە ئەی 400-500ەکەی تری ئەمە داوا کردوێمە لە وەزارەت لەو ڕۆژەشەوە بۆیان موچەکانیان بۆ دابین کرێت کە تەشخیص کراوە بۆ ئۆتیزم ئەمە لە مانگی 2013ەوە موچەش ڕاگیرا هینش ڕاگیراوە موچەکانیان ڕاگیراوە بەسەرم 72 کەسە وەرێگرێ بۆشیان نەکردن بە 250,000 بەنسبەت ئێمەش حاڵەتێکی کەمان هەیە بەنسبەت حکوومەتەوە هیوادارم ژدانی بجوڵێ هیوادارم ئەوەی لە وەزارەت و پەرلەمان ئەچێتە بەردەمی بۆ توژبانی ئۆتیزم جێبەجێ بکا وەکو خۆی یعنی غەدرمان لێ نەکات چونکە هەروەکو وتم هەرچی کارە ساتێک بەسەرمانە بێ ئەم حکوومەتە لێ بەرپرسە و پێویستمان بە سەنتەرە بۆ شار و شارۆچکەکان بەڕاستی شار و شارۆچکەکانمان زۆر وێرانە زۆر داماون یعنی تۆ وەرە لە قەڵازێ لە ڕانیە وەرە بیگرە هەتایتەوە هەڵەبجەی شەهید هەڵەبجەی تازە یەک سنتەریتیان نییە پەروەردەی تایبەتی تا پەروەردەی تایبەتیش وەکو پێویست نییە هەموو مناڵێکی گرتووەتە خۆشە لە دەماغی گرتووە داونی گرتووە ئۆتیزمی گرتووە بیرکۆڵی گرتووە ئەوش وەکو پێویست نییە ستافی نییە ئەبێت ستافیان بۆ دابین بکەی بۆ سنتەری ئۆتیزمەکان ستافی شارەزا و باشیان بۆ دامیکەین نەک هەیکەلێکم بۆ دروست بێت و چوار کەس تێکێت و بڵێ وەڵام سنتەری ئۆتیزمە سنتەری ئۆتیزم وان نابێت سنتەری ئۆتیزم پێویستی بۆیە ئەو مناڵەکە سەعات 8 بانی چووە سنتەر ساعت 5-6 یوارە بیبیتەوە 7 ساعت دەوام کە سنتەری ئۆتیزم ئەوەیە تۆ پاسیان بۆ دابین بکەیت بۆ هاتوو چۆکەیان ئەو ئەرکە لە کۆڵ خێزان بکەیتەوانێ سنتەری بەڕاستی یعنی کۆمەڵە شت هەیە لە سنتەری ئۆتیزمە موجود نییە بینایەکیان بۆ کردوون تاوا هەرم بینایە کاگەراس کاتمان زۆر هەر کاتمان نەماوە زۆر بە کورتیدایە هەرکی زۆر بە کورتی ئاخیر پەیامتان وڵا ئاخیر پەیاممان نازانم من وەک داواکاری لەوەتەی ئەو مناڵم هەیە و قاچی گرتو داواکاریم هەیە هەتا ئێستا بچووکترین داواکاری سەرەتایی کە مافی خۆیەتی بۆی نەکراوە نازانم چ داواکاریەک لەم بەناو حکوومەتە بکەم داواکاریم نییە سکاڵام لێ هەیە هیچ داواکاریەکەم لێیان نێ سکاڵام هەیە سکاڵاش نازانم لای کێ بکەم تەنها لای خوا سکاڵیان لێ حاجێکی من بەڕێستان منیش داوا لە حکومەت ناکەم چونکو میلەت حکومەتە حکومەتیش میلەتە ئەگەر میلەت نەبێ حکومەت ناتوانێت حکومڕانی بکە ئەمە یەک بەنسبەت تەندروستیانەوانێ
کێشەی دانیان زۆرە مناڵەکانی ئۆتیزم داوا لە هینی تەندروستی ئەەکەم بنکەی تەندروستیەکان کە ئەم مناڵانە ئەچن خێزانمانێ من پێتەڵم کەم دەرامەتن پارەی شیرەکەیانی بیکڕن اینجا نەخوازەڵات دانی بۆ بکێشن کە ئەچن دانی بۆ ئەکێشن ئەڵە 400 هزاری تێچی ئەو پارەی تەکسێکەی پێنێسە 400 هزار بە دانکێشانێک یەکدان بە 100,000 دەرێنن ئەڵێ ئێمە هینی بەنجمان دوکتۆری بەنجمان نییە بە بەنج عامیکەن ئەو لێرە بۆ خەسخانەیەکی هەری لە خەسەخانەیەەکە یاددان ئەو سەریان پێەکەن ئەو داواکاریم هەیە اینجا سنتەر بۆ گەورەکانیش بکرێتەوانێ یان ئەم مناڵانە تەمەنیان تا 12 ساڵ وەریان ئەگرن ئە لە دوای 12ەوە دیسانە چێتەوە بۆ ماڵەوە زۆر سپاس حاجێکی من دەستان خۆش کاگەرە دەڵێ بابەتێکی تر هەیە بە ئێمەتان سازە سەلامت یعنی بەڕاستی پێم سەیرە حکوومەتێک ئەم ڕێکخرا و کۆمەڵە خاوەن پێداویستانی کردو بە سوال کرد خۆی ناتوانێت هیچ شتێکیان بۆ دابین بکە هەمومانی کردو بە سوال کرد یعنی هەر پەنا هەر بۆ خێرخوازە بن خێرخواز باش وەڵی ئەمە سوالە ئەی خێرخواز جارێک دوان سیان چوار هیچ دەرەقەت نایە ینی کەوابوو تۆ هاتی ئەرچێکی کەشە لە کۆڵ خۆ کردوێتەوە وەکو هیچ بۆ ئێمە ناکەی ئەرچێکی کەش لە کۆڵ خۆ کردوێتەوانێ ئێمە کردو بەگشت خێرخوازەکان ئێمە سوپاسیانەکەین ماڵیان ئاوا بێ هاوکارن یعنی حتا بابنی لە کاتی کرنتینەکەگە خێزان خێرخوازان نەبووە وەڵی زۆر ماڵ تەواو ئینیاریە کرد ئێمە زۆر سپاسیانەکەین و ئێمە دووسێ ڕۆژی تر بەرەوە ڕۆژی گیانی کەمەندامانە چین هیوادارین لەو ڕۆژەیە حکوومەت بە تەواوی بەخۆیان بچێتەوە بە تەواوی پەرلەمان و حکوومەت بەخۆیان نابچنەوە بە تەواوی وجدانیان بجوڵێنن لە پێناخوا پێداویستی تایبەت و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر بەخێر بن بە مێریەوەی کێشۆگرفتەکانتان کەم بێت هیوادارم لایانی پەیوەندیدار حکوومەت ئەم نیم کاتژمێرە لەگەڵ ئێمە بوو بێ بزانێ معاناتی دایکان چۆنن لەگەڵ مناڵەکانیان هەریجنا ئاوڕێکیان لێ بدەنەوە سپاس بۆ میوانە بەڕێزەکانمان سپاس بۆ بینەری ئێوەش تا بەرنمەیەکی تر بەخواتان نسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ زۆر سپاس